سڵاوێکی گەرمتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە 25 نۆوەمبر ڕۆژی خەبات دژی توندوتیژی بەرامبەر بە ژنان. لەم بەرنامەیە سێ میێوانمان لەگەڵا بەڕێزان هەڵاڵە تاهری چالاکی مافی ژنان، شیوە فەکووریان چالاکی مافی ژنان، کەژان ئەسەدی چالاکی مافی ژنان و هەروەها هۆنەرمەند. پێشەوەی کە بڕۆینە لای میوانانی بەرنامەکەمان بابەتێک پێکەوە ببینین و دوایی دەگەڕێنەوەلات. توندوتیژی دژی ژنان برینێکی بە ناسۆرە کە بە پشتیوانی پەیوەندیە چینایەتیە پیاو سالاریەکان و پاڵپشتی بێدەریغی ئاین جەستەی نیوەی کۆمەڵگای پێزامدار دەکرێت. بەپێی ئامارە بەردەستەکان ڕۆژانە 70% ژنان لەسەر ئاستی جیهان لەگەڵ توندوتیژی بەرەوڕوو دەبنەوە. بە گوێرەی ڕاگەیاندنی فەرمی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە 200 ملیۆن منداڵی کچی تەمەن 5 بۆ 10 ساڵ خەتەنە یان بەواتایەکی تر کەم ئەندام دەکرێن و 1 ملیۆن ژنیش بەهۆی لێکەوتەکانیەوە گیانیان لەدەستدەن. ڕێژەی خۆکوشتن لە نێو ژناندا دوو هێندەی پیاوانە. لە هەر 12 چرکەدا ژنێک دەکەوێتە بەر توندوتیژی یان دەستدرێژی دەکرێتە سەر. ملیۆنان کچی لاو لە سەر تاسەری جیهان بەبێ ئەوەی مافی هەڵبژاردنیان هەبێت ناچار بە هاوسەری دەکرێن. ساڵانە زیاتر لە 2 ملیۆن ژن لە سەرانسەری جیهاندا ناچار بە لەشفرۆشی دەکرێن و 20,000 ژن بە بیانووی شەرەف دەبنە قوربانی. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا یەکەم هەنگاوەکانی ستەم و سەرکوت هەر لە سەرەتاکانی هاتنە سەرکاری ئەم ڕەژیمەوە لە دژی ژنان هەڵگیرا و پایەسەرەکیەکانی ستەمکاری ئاینی و پیاو سالاری لەسەر جەستەی ژنان بنیاتنرا. کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا زۆر هەوڵیدا کە بە پشتبەستن بە بیر و باوەڕی ئاینی و دابوونەری تا ڕزیوە گیان سەختەکان ژنان لە بەرامبەر یاساکانی سەرچاوە گرتوو لە ئاین و ستەم و سەرکوتدا بە چۆک دابێنێ و بیانگەێنێتە ئەو قەناعەتەی کە ئەو ژێردەستەیەی خۆیان وەک چارەنووسێکی چارە هەڵنەگەر قبوڵ بکەن. ئەم دەسەڵاتە وەک یەکێک لە دژە ژنترین ڕژیمەکان هەموو ئامرازەکانی ئاینی، یاسایی، پۆلیسی، زیندان و ئەشکەنجەی بەکارهێناوە بۆ ئەوەی ژنان هەروە بە ژێردەستەی بهێڵێتەوە و بەم جۆرە تەواوی کۆمەڵگا وەک دیلی سیستمی سەرمایەداری و دەسەڵاتەکەی ڕابگرێت. ژنانی ئێران لە ماوەی زیاتر لە 14دا هاوشانی چینی کرێکار زۆرترین ستەم و سەرکوت و نەهامەتیان بەدەست ڕژیمی کۆماری ئیسلامیەوە چەشتووە، بەڵام خەبات و خۆراگریەکی کە ژنان و پیاوانی یەکسانی خواست کە هەر لە هەفتەی ڕەشەمەی 57 هەتاوی ڕۆژی جیهانی ژنەوە دەستیان پێکرد و لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا گەیشتە لووتکە هەروە بەردەوامە. ژنانی ئێران لەم خەباتە بێوچانەدا بەو پەڕی فیداکاریەوە و بە شێوەیەکی بابەتیانە و بەکردەوە ئازادی پۆشینی جلوبەرگیان بەدەستهێناوە. کۆماری ئیسلامی بەو پەڕی داماوی و سەر لە شێواویەوە هەوڵ دەدات شکستەکانی خۆی لەم بوارەدا بشارێتەوە، بەڵام ئەم هەوڵانە بێ ئاکام بوون و جیهان ڕۆژانە لە لاپەڕەکانی سۆشیال میدیاوە شکستەکانی ڕژیمی ئیسلامی لەم بوارەدا دەبینێت. ژنانی خەباتکار و شۆڕشگێڕ و ژنانی کرێکار و ستەمدیت و هەرگیز تەسلیمی ئەو چارە نووسە نەبوون کە ڕژیمی ئیسلامی بۆی دیاری کردبوون. هەر هەوڵێکی سەرکوتگەرانە و بێڕێزیکردنی ڕژیم بەرامبەر بە ژنان ئاگری ڕق و تووڕەی ئەوانی بڵێ سەدارتر کرد. لە هەر شوێنێک خەبات و ناڕزایەتیەک لە ئارادا بوو بێت ژنان ڕۆڵێکی سەرەکیان تێدا گێڕاوە. ئەمڕۆ لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا ئەم ڕۆڵە جێگە و پێگەی یەکەمی بەدەستێناوە. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا خەبات لە پێناو دەستەبەرکردنی مافی یەکسان و ئینسانی بۆ ژیان بەردەوام یەکێک بووە لە مەیدانە سەرەکیەکانی خەباتی چینایەتی دژ بە سەرمایەداری و ستەم و سەرەڕۆیی ئاینی. پرسی ڕزگارکردنی ژنان لە کۆتوبەندەکانی پیاو سالاری و کۆیلایەتی یاسا و ڕێسا ئاینیەکان پرسێکی گیانیە لە خەباتی چینی کرێکار لە پێناو ڕزگاربوون لە ستەم و چەوسانەوەی سەرمایەداری. بە ئاگاداربوون لەم ڕاستیە و ناسینی میکانیزمەکانی ستەم و چەوسانەوەی ژنان لە پەیوەندیەکانی بەرهەمهێنانی سەرمایەداریدایە کە دەتوانرێت خەبات و تێکۆشانی کاریگەر لە دژی ئەم نایەکسانیە کۆمەڵایەتیە بە ئاکام بگات.
ئەم پرسە لە سەردەمی ئەو شۆڕشە شکۆدارەی کە ناوی ژینا بۆتە ڕەمز و هێمای لە هەموو کاتێک پێویسترە. دەستەبەرکردنی یەکسانی ژنان و پیاوان تەنیا پرسی ژنان نییە، بەڵکو ئەرکی ئینسانی سەرجەم ئەو ژن و پیاوە ئازادی خواز و خەباتگێڕانەیە کە لە پێناو ڕزگارکردنی مرۆڤایەتی لە کۆت و بەندی ستەم و خەفەقان و چەوسانەوەدا خەبات دەکەن. بەڵێ بینەرانی عزیز لەم بەشە لە بەرنامەکەماندا بەڕێزان هەڵاڵە تاهری چالاکی مافیژنان، کەژان ئەسەدی چالاکی مافیژنان و هەروەها هۆنەرمەند شیوا فەکوریان چالاکی مافیژنان لەگەڵمانە. بەڕێزان بەخێر بێن، سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامە تایبەتە. سپاس دەکەین هاوڕێگیان، ڕێز و سڵاو بۆ ئێوە و بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان. زۆر سپاس. بەڕێز کەژان لە ئێوە بەرنامەکە دەست پێ یەکەم 25 نۆامبر ڕۆژی خەبات دژی توندوتیژی بەرامبەر بە ژنانە و ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە دژی ژنان. ئاکامەکانی ئەمەی کە ئەم ڕۆژە دیاری کراوە و خەباتەکەی کە بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە دیاری بکرێت وەکو 25 نۆامبر چییە؟ ڕێز سڵاو بۆ ئێوە بینەران و میوانە خۆشەویستەکانتان. پێش هەموو شتێک 25 نۆامبر وەکو مێژوویەک کە دانراوە بۆ دژایەتی لەگەڵ توندوتیژی بە ژنان بە هەموو ئەو ژنە چالاکانەی کە تا ئەمڕۆ هاتوون پیرۆزبایی ئەڵێم 25 نۆامبر بەو شێوەیە کە ئێمە ئەزانین هەڵبەتە هەر پێش ئەو تاریخەش هەر خەباتی ژنان بەردەوام بووە، بەڵام وەکو ئەوەی کە بوو بە ڕۆژێکی دیاریکراو لەناو مێژووە لەسەر سێ خوشکەکەی میرباڵ بوو کە بەداخەوە بە شێوەیەکی زۆر ناشرین کوشتنیان و بە هەر حاڵ لەسەر جمهوری دومەنیک بوو کە لە دوای ئەو تاریخەوە لە 1960 بەڵێ پێم وایە ئینترنێتەکەی قەت بوو تا هاوڕێکەژان پەیوەست بە بەرنامەکە بێ بە پرسیارەکانم لە هاوڕێ هەڵاڵەوە دەست پێکەم. هاوڕێ هەراڵە لە کۆمەلگای ئیسلامیەکاندا یاسا بە شێوەیەکی بەرچاو دەور و نەقشی هەیە لە توندوتیژی لەسەر ژنان. پێتان وایە ئەمانە چەندە دەتوانێت کاریگەر بێ ئەم یاسانە لەسەر توندوتیژی بەرامبەر بە ژنان؟ سڵام هەیە بۆ پانێلیستەکان، شیوا، کەژان و هەر بۆ خۆت هەروەها هاوکارانی تەلەڤیزیۆن بۆ بینەرانی عەزیز. دیارە بۆ سەبارەت بە هێزە ئیسلامیەکان یا هێزە مەسەبیەکان کولەن لە دنیادا ئەگەر تماشاکەین هەموو مەسهەبەکان ژن دەستی دووە لە ڕوتبەی دەستی دووە و ژن ئەچۆسێتەوە. ئەگەر تماشا تاریخی کریستیانیتی بکەیت، مەسیحیەت بکەیت، زمانێکیان بوو کە ژنانیان ئەسووتان بە ناوی جادوگەر و وەزیەتی ژنان زۆر زۆر نابەرابەر بوو، حتا لە ئینجیل و تۆرات و ئەوانە کە تماشا مەسەلەی ژنەکەی ژن هەمچنان وەکو بەردەی پیاو، وەکو کەسێک کە پیاو دەسەڵاتی بەسەر هەیە تەسویر دەکرێت. دینی ئیسلام لە قورئان بە تۆری مشەخەص هەر عینیشتە. تەواوی ئەدیانێک کە تا ئێستا دیاری کراون بە تایبەتم سێ ئەدیانە گەورەیە، ژن هەمیشە لە موقعیەتێکی کۆیلەتیدا بووە کە پیاو لە واقع مەسئولی ئەوە بووە کە دەسەڵاتی بەسەر ژنە هەبێت، بەسەر سەروەتیە، بەسەر کاریە، بەسەر تەسبیمیە، بەسەر ئیرس و میراتیە و ئەتوانێت هەموو کارێکی لەسەر بکە. و بەنسبەتی پێنجدەهەی ڕابردووش کە چاو لە جەریاناتی ئیسلامی بکەین، دەبینین لە هەر کوێ کە ڕشتیان کردووە و قودرەتیان بەدەستێناوە موقعیەتی ژنان کەوتۆتە موقعیەتێکی کۆیلەتی مطلق. کۆیلەتی ژن لە سیستمی سەرمایەداریە جۆرێکی تایبەت بەرچاوگیراوە. هەر وەک باسم کرد دەنەتیجە ئەم وەزیەتێک کە لە پێنجدەهەی ئێستاە ئیدامەی پێدا کردووە وەزعەتێکی فەوق العادە ناخۆش لە سەطحی دنیاە لە هەر کوێ کە جەریانەتی ئیسلامی بە قودرەت گەیشتوومە پێکاتوە بۆ ژنان لە منتەقەی خاوەرمیانەدا بە دەسەڵاتگرتنی دەوڵەتی جمهوری ئیسلامی و
كلن لە عێراق لە ئەفغانستان کە تاالبان لە قدرەتە لە عێراق کە گروههای شیعە و سنی لە قدرەتن تا کەتماشاکەی تەواوەن بە ڕسم و ڕسومی ئاینی ئیسلامی 1400 ساڵەوە پێش بەشدان بەرخۆ دەکەن. دەنەتیە ئەو شرایەتی کە ئیمڕۆ پێکاتووە بۆ وەزیەتی ژنان وەزیەتێکی پێهێناوە کە لەواقع قابلی تحمل نییە ئیتر بۆ ژنان لە قوانینی جمهوری قوانینی ئیسلامی و کە دەست پێ بکەین ژن نیوەی پیاوە عقلیەتی ژن بە نیوە حسێب دێ دەرنەتیجە لە دادگا و لە زۆر تەسمیمگیریە بە ئینسانی کامل بە حسێب نایات ژن نیوەی ئێرزەبات تەسمیمگیری بە پیاوە بۆ شغلی بۆ کاری بۆ سەفەری بۆ ئیدارەی خانەوادە بۆ هەموو شتێک ئەمە ئەو شرایەتەیە کە پێش دێ لە کۆمەلگاهەیە کە ئیسلام و دینی ئیسلام لە قدرەتان لە حاکمیەتان نمونەی مشخصی ئەم سێ وڵاتن کە باسییانەکەین لە ئێران بە تۆری مشخص ئەگەر باسی وەزیەتەکەین چونکە مقاومەتێکی زۆر زۆر بێنەزی لە مقابلی ئەم دەسەڵاتداریەتیەی جمهوری ئیسلامی بە دینیەوە هەیە وەزیەت زۆر فەرقەکە ئەڵێ بە تۆری کولی خەریکە دەستی بردووە بۆ ڕیشەکانی ئیسلام و خەریکە زۆرێک لە قوانین ئەوەز دەکات کە بە نەفعی تەواوی ژنان لە منتەقە ئەتوانێ ببێ. بگەڕێمەوە بۆ سوالەکەی تۆ بڵێ هەر وەختێ ئێمە کولەن جەهان لە سیستمێکی سەرمایەداریایە بەڵام علاوە بەر ئەوە لە هەر شوێنێک کە مەزهەبەکان لە قدرەت و لە حاکمیەتان وەکو دینی ئیسلام وەکو لە خاوەرمیانەیە کۆیلەتی و ئەزیەت و ئازاری ژنان لا حەد بە دەرەچێت و موقعیەتێک پێیاکەن لە ژنان کە بەڕاستی ملیان موجوداتێکی بێدەسەڵات دروستەکە ئەوەندەیان زەعیفەکە چونکە هەموو دەرگایەکیان لێ بەستێ جەبۆیە لەم دەورانەیە کە لە 25 نوامبرە من پێم وایە یەکێک لە خواستەکانی ژنان لە 25 نوامبرە ئەتوانێت ئەوە بێت کە ئەبێ ئەم ژنانە لەواقع لە پاڵ ئەوەی کە مبارزاکەن لەگەڵ ئەو دەوڵەتانە لەگەڵ ئەو مەزهەبەش مبارزە بکەن لەگەڵ ئەو ئاین و کولتورەژە بێ مبارزە بکەن لەگەڵ پیاو سالاری و پێدەر سالاریە بێ مبارزە بکەن ئەبێ مبارزەیەکی هەمەجانبێ بێ کە هەموو ئەو بەشانە بگرێتەوە ئەگینا ڕزگاری ئەوان بە سەرنجام ناگات چونکە ئەوانە تون و زەعیفکردنی موقعیەتی ژن هەمویان یەکدەستن کەوابوو ژنانیش بۆ لەبینبردننی ئەو شرایەتە فەلاکەتباری کە تیا زندگیەکەن ئەبێ یەکدەست بن و لە مقابلی هەمووانە ڕاوەستن. هاوڕە کەژان دەنگی ئێوەش قەت بوو گۆیا کێشەی ئینتەرنێتتان هەیە ئەگەر لە جوای پرسیارەکە ئیدامەبەی زۆر باشە بێ. هاوڕێگان نازانم تاکوێ گوێتان لێ بوو من خۆش و ئەرێزانم فقط بۆ بەڵام ئێمە وەکو مێژووی ئەو تاریخە باسمان کرد کە وتمان سێ خوشکیان بە شێوەیەکی زۆر بەڕاستی مناڵێ وحشیانە کوشت هەر لەسەرەوەی کە فعالی سیاسی بوون و بە هەر حاڵ بە ناوی خوشکانی میرباڵ بناسرا بوون کە خەڵکی وڵاتی دومینکین بوون. لوتم بەحسەکەمان لەسەر ئەوە بوو ئەم مێژووە لەسەر 25 نوامبر لەسەر ئەوان دروست بوو کە وڵاتی یەکگرتووەکان بەدەنگ هاتن و ئەم ڕۆژەیان سەبت کرد کە ئەوان لە 1960 ساڵ بەداخەوە کوژران. مەسەلەکە ئێمە ئەوە بوو لە پێناسەی ئەم ڕۆژەیە کە ئەمە بوو بە تاریخ بەڵام ئێمە پێش ئەو تاریخەش و لەو تاریخەش و تا ئەستاش بەردەوامین ئەم ژنانەی کە چالاکوان و بەرحاڵ لەگەڵ ئەم وەزعیەتە دەست و پەنجە نەرمەکەن لەسەر مەسەلەی توندوتیژی ژنان کە بەپێی هەر زمانێک تەغیرایەکی باشی کردووەمە وەکو هیوا ئەڵێم بەرەو باشی چووە بەڵام پێم وابێ هێشتا هەر بەردەوامە و بێ بەڕاستی زیاتر بۆی تێبکۆشن. بەڵێ زۆر سپاس خات و کەژان هیوادارم خات و هەڵاڵە بتوانێت پەیوەست بێتەوە بە بەرنامەکەمان. خات و شیواتون و تیژی لەسەر ژنان دیاردەیەکی جیهانیە وا دیارە لە کۆمەڵگای ئیسلامیەکاندا شێوازەکەی جۆرێکی ترەیەم نەوعەکەی جۆرێکی ترە بە دیاریکراوی ئەم تونند و تیژیانە کە ڕۆژانە ئەیبینی لە کۆمەڵگادا ئێوە چۆن باسیەکان و ئەو تونند و تیژیانە کامانن؟ تونند و تیژیەکان دژی ژنان لە کۆمەڵگا هەر لە ڕابردووەوە کە لە مێژوودا هەیە ئەوانەی کە پێشتر بووە هەمان شتمان هێشتا هەیە وەکو ئەوەی کە ژنان لە تەمەنێکی زۆر خوار و بە منداڵی دەیاندەن بەشوو بە ناچاری و بە مەیلی خۆیان و بە هەڵبژاردننی خۆیان ناتوانن
هەڵیبژێرن کە بۆ داهاتویان چی دەکەن بۆ چارەنووسی خۆیان چی دەکەن ئایا یان هەبێ کار بکەن یان هەبێ بڕنە ژیانی هاوسەرگیری یان نایان هەبێ یان دەیان هەبێ کی بە هاوسەرگیری هەڵبژێرن ئەوانەمان کە پێشووتر بووە ژن لەسەر ناموس کوژراوە ژن لەسەر ئەوەی کە دەیەوێت بڕیار بۆ ژیانی خۆی بدا کوژراوە هەموو ئەوانەمان هەیە ئێستا لە کۆمەڵگای ئێستادا چەند نوعێکی تری نوێ لە توندوتیژی دژی ژنان سەری هەڵداوە وەکو ئەوەی کە لە تۆڕەکانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان توندوتیژی بەرامبەر بە ژنانەکرێت زۆربەی ژنان ئەبنە قوربانی لەم تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هەروەها جگە لەوەش لە وڵاتە پێشکەوتووەکانە ئەبینین کە ژن بۆتە کرێکارێکی زۆر کە لە هەموو لایەکەوە ئەچەوسێتەوە ڕاستە کە ژن مافی کارکردنی پێدراوە لە کۆمەلگا پێشکەوتووەکانە بەڵام لەگەڵ ئەوەش زیاتر لە پێشتر لە جاران ئەچەوسێتەوە چونکە هەر ئەرکەکانی وەک ژن و وەک دایک لەسەرشان ماوە ئەرکی ناو کۆمەلگا و ئەرکی وەکو پیاویشی خراوەتە سەرشان بێ ئەوەی کە مافی زیاتری پێ بدرێت جگە لەوەش نوعێکی نوێ توندوتیژی دژی ژنان ئەبینین لەم ساڵانەدا توندوتیژی جوانکاریە وەکو ئەوەی کە ژن لە سەرەتی جوان لە کۆمەلگا دەرکەوێت ژن لە قەرزاری جوانیە بە کۆمەلگا ژنان ناچار ئەکرێن خۆیان بخەنە ژێر نەشتەرگەری ژنان ناچار ئەکرێن کار بکەن پارە کۆ بکەنەوە دیسان بیدەنەوە بە سیستەمی سرمایه‌داری بۆ ئەوەی کە جوان دەرکەون سروشتی ژن سروشتی خودی ژن ئەوەی کە لە تەبیعەتی ژندا هەیە قبول نەکراوە ئەمە شتێکی نوێیە تەواوی جەستەی ژن ئەکراوەتە چوارچێوەیەکی دیاریکراوە و سانت بە سانتی بۆی دیاری دەکەن کە دەبێت چی بکات و چی نەکات سەرڕای ئەوەی کە چەندین ساڵە ژنان بۆ مافی بەرابەر تێدەکۆشن بۆ ئەوەی کە بگەن بە مافەکانی خۆیان تێدەکۆشن بۆ ئەوەی کە ببنە خاوەنی جەستەی خۆیان خاوەنی ئیرادەی خۆیان دەکرێت بڵێن لە چاو وەکو بڵێن 50 ساڵی ڕابردوو دۆخەکە باشترە بەڵام بەگشتی دۆخێکی باش نییە ژنان لە هەموو جیهاندا قوربانی توندوتیژی ئەبن تەنانەت لە وڵاتێکی وەکو ئەڵماندا ساڵی ڕابردوو 133,000 ژن کوژراون کە 68 لە سەدیان قوربانی توندوتیژی خێزانی بوون ئەو ئامارە ئەم ساڵ 40,000 زیاتر بووە یعنی 5 لە سەد زیای کردووە هەروەها لە ئێراندا دەبینیم کە تەنها لە ئەم ساڵدا دەیان ژن کوژراون دەیان ژن لە تەمەنی زۆر خوارەوە لەسەر کێشەی خێزانی بەدەستی باوک و برا و کەسوکاریان کوژراون سەرڕای کە ئێمە لە ئێراندا بزوتنەوەی زۆر گەورە و شۆڕشی ژن ژیان ئازادیمان بوو کە خۆی لەسەر کچێک دەستی پێکرد ئەوەی کە شۆڕشەکە لەسەر کچێک کوژرانی کچێک بەهۆی حجابەوە دەستی پێکرد خۆی دەرخەری ئەوەیە کە گۆڕانکاری لە کۆمەلگا ڕووی داوە بەڵام بەوەشەوە سەرڕای ئەو شۆڕشیشە هێشتا توندوتیژی ژنان زۆر زۆرە و هەر خەریکە زیاتریش ئەبێت ئەوەیە کە دەبینین لە یەک مانگدا لە چەند ڕۆژی ڕابردوودا لانی کەم 10-12 ژن کوژراون ئەمەش دەگوترێت کە تەنیا 8 لە سەدی ئامارەکان بە فەرمی ڕادەگەیەنرێت زۆربەی ئامارەکان لەسەر بیانووی پاراستنی ئابڕوو و ناموس هەر ناوی نابن زۆربەی حاڵەتەکان باس ناکرێت لە شوێنێکە سەب ناکرێت هەر تەنها لە ئەوەی کە لە دەستی ڕژیمدایە ئەوەی دەزانین لە ئەم ساڵدا 22 ژن لە سێدارە دراون ئەعدام کراون لەسەر چالاکییان لەسەر ئەوەی کە بە تۆمەتەکانی پەیوەند بە مادەی هۆشبەر و یان شتی دیکە یعنی تەنیا 22 ژن لە سێدارە دراون بۆیە بەڕای من لە هەموو جیهان و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوین و وڵاتە ئیسلامیەکان دۆخی ژنان قەت باش نییە لە وەکو بۆ نمونە لە ئەفغانستان دوای ساڵانێک کە ژنان بۆ مافی بەرابەر تێکۆشانێکی زۆریان کرد بە دەستکۆتگەلێک بکەین بەڵام دەبینین کە تاڵبان هاتۆتەوە سەرکار و تەنانەت دەنگی ژنانی کف کردووە و دەنگی ژنانی وەک ئەورەت و وەک شتێکی حرام باس کردووە ژنان مافی خوێندنیان نیە مافی قسەکردنیان نییە هەر دەبینین بەرەبەرە خەریکە بەرەو دواوە ئەچێت لە زۆر بابەتەوە بەڕاستی دۆخی ژنان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوین و وڵاتی ئیسلامیەکان زۆر خراپە هاوڕێکەژان هاوڕێ شیوا باسی کوشتنی ژنانی کرد باسی قەتڵە ناموسیەکانی کرد هەروەها دەبینین ڕۆژانە هەواڵەکانی لە میدیاکاندا بڵاو دەکرێتەوە لە یەک ساڵی ڕابردوودا ئەم ئامارە زیادی کردووە بەڕای ئێوە ئەم کوشتنی ژنانە چەندە کاریگەری هەیە لەسەر دۆخی کۆمەلگا لەسەر ذهنیەتی کۆمەلگا ئایا توندوتیژیەکان بەرامبەر بە ژنان زیاتر نابێت؟ والله جواب 100% بێگومان لەسەر نەسەنیها کۆمەلگا لەسەر ڕۆحی نەوەی نوێمان لەسەر مناڵەکانمان لەسەر پەروەردەیان تەئسیردانێ ئێمە کاتێکە لە کۆمەلگایەکە ئەژین من هەمیشە ئەڵێم ئێمە تا ئەمڕۆ هاتین زۆر بەمان تووشی توندوتیژی بووین زۆربەی ژنانمان کوژران لەسەر ناموس
لەسەر وشەی ناموس لەسەر بە زۆر بەشودان کە حتا ئەوەی کە خۆی کوشت هەرەچێتە ئەو قاڵگەوەکە جوزی تەبعیزهای جنسیەتی و ئەو شتانەیە. بەڵام تۆ لە کۆمەلگایەکە بە ڕۆژانە ئەمانە ئەبینیت بە دڵنیاییەوە تەئسیری ئەبێ لەسەر کۆمەلگا لەسەر مناڵەکانمان بە تایبەتی، چونکە من هەمیشە وتومە هەر سیستمێکی حاکم ئیسە لە ڕۆژهەڵاتی ناویاسە هەر کامێکیان بە تایبەت وڵاتی ئیسلامیەکان ئەگەر ژن ئەچەوسێننەوە بەڕاستی وەکو ئەوەی کە ناوی لێبنوە شعارێکی زۆر ناشرینە دەن کە پێیان ئەڵێن ژن بەرحاڵ جنسی دووە من و چوزانم زعیفن و ئەمانە نا بەرعکسەوە ئەوان بەڕاستی لە ژن ئەترسن، یعنی ترسێکی زۆر زۆر گەورەیە لە دڵی ئەوانە. بۆچی ئەترسن؟ لەبەرەوەی کە ژن پەروەردەی بەدەستە. ئەمە زۆر زۆر گرنگە بۆ یەکە پەروەردەشی بەدەستە، ئەو پەروەردەیەش وەکوونەوەیکی نوێت سەیری ئەم وەزعیەتە ئەکا لە کۆمەلگا. بەڕاستی من وەکو شیواوتی خەریکم بە شێوەیەک ترسناکتر ئەبێ کە ئەوانیش سبەینێ هەر ئەو پەروەردە بەڕێوە ببن. لەلایەکی تریشەوە لەسەر کۆمەلگا بۆتە شتێکی زۆر نۆرماڵ، یعنی ئێستا کە تۆ باسەکەی کە ژنێک کوژرا زۆر کەس خۆی بەوە تەوجیهەکە دەی ئەوەڵجارە پرسێ لەسەر چی، یعنی قەت ناڵێن حەق نەبوو بکوژرێت. ئەو لەسەر چیشە ئەبێتە مەسەلەی ناموس، ئەبێتە مەسەلەی ئەوە کە بە مڵکی پیاوی ئەزانن لەسەر سیستمێکی حاکم کە قانونەکەی بە تەواوی دژە ژنە، قانونەکەی ئیجازە ئەدات کە ژنانێک پیاوێک و چەندانە ژنی هەبێت، یا قانونێک ئیجازە ئەدات کە باوکێک مڵکی کچەکەی مڵکی باوکێک بێ یا مڵکی شوەکەی بێ. شتێک بە ناوی مارەیی هەیە، شتێک بە ناوی تەلاقی اختیاری نییە بۆ ژنان و حتممەە بێ بە قەولی معروف بسووتێن و بسازن. کاتێک کە ئەچیتە دادگاکانی ئەو وڵاتە ئیسلامیەکان لێتە پرسن چی لێ کردووی، دەست شکاوە پات شکاوە چی، یانی تو حتمما ئەبێ نیوەیەک لە ئەندامەکەی لە دەست دابێت تا بتوانێت دەرخاستی ئەو شتەکەی. ئەمە چۆن تەئسیری نابێ؟ ئەمە یەکێ لە تەئسیرە خراپەکانی کە دوای پەروەردە ئەبێت یەکێکیان عادیکردنەوەی ئەم مەوزوعەیە زۆر بە شتێکی نۆرماڵ خەریکن باسی ئەەکەن و ئەمە بە حەقی خۆیان ئەزانن و ئەم نۆرماڵ بوونە بەرە بەداخەوە خراپ و خراپتر ئەبێ و ئەگەر ئێمە نەتوانین بە شێوەیەکی NGOیی بە شێوەیەکی قانونی کە دەست بینە ناو قانونەوە کە ژنان بۆ خۆیان بتوانن لە بواری ئابووری سیاسی کۆمەڵایەتی حتمما بەشدار بن و ئیتر ڕێگە نەدەن بۆ مەوزوعە. من هەمیشە وتومەوە لێرەشەوەکو داواکاری ئەوە ئەەکەم، داواکاری من لەسەر ژنان ئەوەیە ئەگەر ئەمانەوێ پلەیەک هەڵگرین بۆ ئەوەی کە داهاتوویەکی گەشتمان بێ، ئەگە بڵێن ئێمە ئێستا وەکو خۆمان سووتین و سازین لەگەڵ ئەم مەوزوعە هەرچەند کۆتان نەهاتوین، بەڵام نەهایەتەن ئێمەش بەشێکین لە قوربانیانی ئەو کۆمەڵگایە، بەڵام تکایەکە لەسەر پەروەردەی داهاتوومان زۆر کار بکەین. سعی بکەین بەڕاستی مناڵەکانمان لە داهاتووە جۆرێک بن کە ئیتر ئەم زوڵم و زۆرە بۆیان قابلە قبوڵ نەبێت و ئەوە بە ئاسانی نەتوان لە کناری کوشتنی ژنێکە بەڕاستی هەر ئاوەڕەت بن و هیچ بڵێ بە تەوجیهی بزانن لەسەر کەلیمەی بۆچی کوشتیان لابین، بەڕاستی بە قەتڵی بزانین، بە سزایی بزانین کە ئەشێ بدرێن حتمما. سپاس خاتو کەژان. خاتو هەڵاڵە، خاتو کەژان باسی تەغییری قانونی کرد یاساکان. ئایا بە تەغییری یاساکان دەتوانێت تونند و تیژی بەرامبەر بە ژنان کەم بێتەوە یان کوشتنی ژنان لانی کەم بێتەوە بەڕایەوە؟ معلومە کە ئەتوانێت کەم بێتەوە، بەڵام من بە یەک نوکتە باس بکەم، ئەوەی کە ژنان تەشویق بکەین کە بۆ خۆیان دەست پێ بکەن، مبارزە بکەن، فعال ببنەوە، ئەو زۆر زۆر نوکتێکی مهمە، چونکە ئێمە بەرامبەرین لەگەڵ هێزێکی زۆری ژنان تعدادێکی کەمیان بەشدارن. ئێستا تماشاکەی لە خیابانەکان حەزمانە کرد خەڵکێکی ژنانێکی زۆرتر بێنە مەیدان، لەچکەلابەرن، ئاپارتایدی جنسی، جیاکردنەوەی ژن و پیاو لە یەکتر زۆرتر بشکێنن لە ناو کۆمەڵگایە. بەڵام بۆتە نوعێکی سمبۆلیک وەکو قشرێکی جوانن کە دەست پێ کرد، قشرێکی تەحسیل کردن، ولی خۆ دیارەوەش دلیلی هەیە ئەوەندە فشار و عەزیەت و ئازار لە ماڵەوە، لە ناو کەمیونیتیەکانەوە، لە ناو تایەفە و شارەکەیانەوە لەلایەن دەوڵەتەوە پێیان تەحمیل کراوە ئیمکانی ئەوە نییە کە ئاوا گوستەر دەبێ، بەڵامە بێدەست پێ بکەن. نکتەیە کە زۆر زۆر مهمە لێرەیە وەیە کە ئێمە ئەبێ ژنان تەشویقکەن کە تێکەڵاوی جنبشە ئیجتیماعیەکانی دیکە بن، تێکەڵاوی ئەترازاتی دیکە بن. حقیقەت ئەوەیە ئەو باشە کە ژنان بێن
مبارزە بکەن ئاعتراض بکەن ولی لە کۆمەلگایەکی وەکو جمهوری ئیسلامی لە منتەقەی خاوەنیانە ئەگەر جنبشی ژنان لەگەڵ جنبشی کرێکاری و لەگەڵ جنبشی معلمان و لەگەڵ پەرستاران و لەگەڵ بازنشستگان و لەگەڵ محەسلین دەست بە دەستی یەک نەدا چۆن نتوانێت قوانین بگۆڕێ ئەوەڵم کاری ئەوەیە کە لەگەڵ ئەو هێزە ئیجتماعیانەی کە بێ جمهوری ئیسلامی ڕاماڵێ وەختە جمهوری ئیسلامی ڕاماڵد ئەبێ بە ئیتکا بەخۆی بێ ڕانەوەستێ ڕەزا پەهلەوی بێت مدلێکی حکوومەتی سەرمایەدارانە بێنێت دوا ماوەیەک ئەسەر لە حقوقی ژنانیش بگوزەرێ بەڵکو حکوومەتێکی شۆڕایی دانێ کە زەمانەت دەکا کە هەموو حقوقی ژنان بەراورداکە و ژنانە بێ حتمەتیە پەرچەمدار بن ژنانە بێ حتمەتیە ڕاهبەر بن ژنانە بێ ڕاهبەری ئەو جنبشە بکەن لە پەنا کاری کرێکارانە لە پەنا دانیشتوویانە ئەگینا منزەوی ئەبنەوە یەکێک لە تەرفەندەکانی هەموو جامعی سەرمایەداری چ لە ئوروپا حتا و چ لە ئەو حکوومەتە دیکتاتۆرانە و چ لە نۆعی خاوەرمیانە حتاکو ئەو سەری ئاسیا ئەوەیەکە هەر یەک لەو جنبشانە منزەوی کاتەوە کە منزەوی کردن دەسەڵات و قدرەتی زۆرە بێ بۆی کە بێدەنگیان کە بە شتێک ڕازیان کە دەنەتیجە جنبشی ژنان نابێ خۆی منزەوی کاتەوە نابێ فقط ئیتکا بەهێزی خۆی بکە ئەزانم منزوری کاژان ئەوە نەبوو منزورمەوەی کە لە ئیدامەی بەحسەکەی کاژان ئەم هەوێەوە بڵم کە بۆ ئەوی منزەوی نەبێتەوە دەبێ بچێ هەر ئێستا بازنشستەکان لە خیابانن دەبێ کچە جوانانە بچن پشتی ڕەدیفی دووەمی بازنشستەکان بن ئەوان خواستەکانی خۆشیان بەدەستەوە بگرن و بڵێن تکایە ئەمە خواستی ئێمەشە بۆ ژنان لابردنی ئەپارتایدی جنسی لابردنی حجاب یا حجابی ئیجباری هەرچی کە ئەوان دڵیان پێوەیەتی من ئەڵەم لابردنی حجاب با ئەدەیەکی کە بڵێن لابردنی حجابی ئیجباری با ئینتخابی بێ با هەرچی بێ بەڵام باقیدەی من ئاوایە وەلی لە پەنا بازنشستەکانیشە هێزی بازنشستەکان زۆرتر کە لەبەرەوەی کە هەموو حکوومەتەکانی لە حاڵی قدرەتە دەسەڵاتدارەتیان هەیە باوجودیەوەی کە ئەرتەشیان هەیە باوجودیەوەی کە میدیان هەیە کە هێزی جەماوەری زۆر ببینن دڵیانە تۆقێ چونکە هێزی جەماوەریە کە ئەتوانێ ئەو هێزە نظامیانش تێک بشکێنێ ئەتوانێ میدیای جەهانی بەخۆی جەزب بکە چاوتە لەبێتانە لەو 4 مانگەی ئەوەڵا لەسەر مەسەلی مەحسا ژینای عەزیز کە کوژرا چ خرۆشێکی جەهانی دەستی پێکرد لەبەرەوەی خەڵکی ئێرانیان لە خیابانەکان دی لەبەرەوەی نانەتوانی باوەڕ بکەن کچان لە ئێران لەژێر تیغی جمهوری ئیسلامی خەریکن حجاب یەک بەیەک ئاورەدەن لەبەرەوەی باوەڕیان ناکرد پیاوان هاتوو چپڵیان بۆ لێدەن لەبەرەوەی لە تەسەووریانە نەبوو کە ژن و پیاو بەیەک و دەستەگرن لە خیابان هەڵەبڕن ئەڕەقسن بەیەکەوە ئەمە بۆ دنیان نمونەیەکی زۆر زۆر تەکان دەهەندە بوو تەسەوریان نەیەکرد لە وڵاتێکی دیکتاتۆریە ئەوە نە سەخت ژنان جورئەت بکەن حرەکەتی ئاوا بکەن هەر ئێستا بۆ جریانی ئاهو دەریایی ئەنواعی تۆهمەتیان بۆ دروستکرد نەخۆشی ڕەوانیە گوایە ئیمڕۆ مەرەخەسیشیان کردووە تەحویلی خانەوادان داوە کە ئەڵبەتە معلوم نییە چ بەڵایەکیان بەسەراهێنەوە دوا بیمارستان وەلی نمونەی ئاهو دەریایی ئێستا لە بەحثەکانی کۆنفرانسی ئوروپایە هەیە فێمینیستەکان خەریکن لەسەر پەدیدەیە قساکەن دەڵێن کە چۆن جنبشی ژنان لە بەشێک لە دنیا کە بە شدت تحتی فشارە بەڵام تەسمیمی خۆی گرتووەکە عەقب نشینینەکە و داوای مەگزیماڵی حەقی خۆیەکە ئەت جوملە ئازادی پۆششی حتا ئەگەر ڕوود بێتەوە بۆیە ئەمە دەستاوردێکی زۆر گرنگە لە جنبشی ژنان لە ئێرانە بۆیە بێ بە کەم ڕازی نەبین بۆیە ئەبێ چاومالەوە نەبێت کە سەڵتەنەت تەڵەب و جمهوری خاوە حتا ناسیۆنالیستەکان دێن سبحینێ ئەڵێن کە جارێ ئێمە بێ ئەوەڵ مەسەلەی کورد و تورک و لۆر و ئەوانە حەل بکەین لە ئێران ئەمجا بە مەسەلەی ژنانەکەین با فەقەت نمونەیەکتان بۆ بڵم دەهەی 5 میلادی مەراکش ئەلجەزیرە مەسر تونس بەتایبەت تونس و مەسر فوق العادە فعال بوون جنبشی ژنانێکی ڕادیکال و ماکزیمالیستی قوی بە تەسیر لە جنبشی ئوروپا جنبشی ژنانی ئوروپا فعالیەتیان دەست پێ کرد و یەکێک لە نیروە قەویەکانی مبارزە لە عەلەیهی مبارزە بۆ ئیستقلالی دەوڵەتەکان بوون کۆلۆنیالیزم بوون هەموو هەویست ڕزگار ببن بەدەست فەڕەنسا و ئینگلیس و ئەوانەوە
بێنەهایە جەریانەتی ئیسلامی و ناسیۆنالیستەکان ئیسفەهان لێکردن چونکە زۆریان کارە کرد لە پشتی جبهە بوون لە خودی جبهەش بوون بە مەحزیەوەی بە قودرەت گەیشتن ئەوڵین کاری کردن ڕاهبەرێکی زۆر بەرجەستەیان بوو ناوەکە ئێستا لە ذهنم نییە هەیە ئەوەڵ هاتن بەناوی فەحشا ئابڕوڕیزیان بۆ دروست کرد دواییش تۆهمەتیان بۆ دروست کرد دواییش کشتیان دواییش دەستیان کرد ڕاهبەرانی دیکەی ژنانیان گرت دوایی سازمانەکانیان بەستن دوایی بە زۆر حجابیان بەسەرا کردن و تا ئیمڕۆ ئەو جنبشی ژنانە لە وڵاتانە پشتی ڕاست نەکردوتەوە جا بۆیە ئەوە تەجروبەیەکی زۆر زۆر مهمە بۆ جنبشی ژنان لە ئێران لە هەموو پارچەکانی کە ئاگای لە خۆی بێ نابێ فریوی هیچ نوع ناسیۆنالیزمێک هیچ نوع وعدەهایەکی ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تایبەت بخۆن ئۆپۆزیسیۆنی چەپ بۆ خۆیان قەزاوەت بکەن تماشا بەرنامەکانیان بکەن بزان چۆنە بەڵام حتا بۆ ئۆپۆزیسیۆنی چەپیش ڕێکخراوەکانی خۆیان دروست بکەن بە عنوانی ڕاهبەر لەگەڵیان بچن مشترک کار بکەن ئەگە حکوومەتی شۆراییانەوێ بە هەموو ڕۆژێ لە شۆڕای مەحەلاتە بن ئەبێ 5 نمایندە و 6 نمایندەی ژنانیشی تیابێ ئەبێ ژنان زۆر زۆر تیایە فعال بن ئەگەر مەجمع عمومیە دەبێ هەستن بڵێن نمایندەکانی ئێمەوە تا و من قسەم هەیە ئەبێ بەم خاستانەی کە کتوتانە ئەمە و لیباشووی ڕایەگان و مەحدی کودەکی ڕایەگان و تەشەکولهای ژنان و هەموو شتێکی بێ ئیزافەکەن وانییە کە کەس حەق گرتنیە ئەوە نییە کە کەسێ پێت بە ئیسلاحێکەیە لە ئینگلیسیە دەقیقەن ئەوەیە لە هەموو جێ بەکاردێ ژنان ئەبێ حەقی خۆیان بگرن چاپە ڕاستە لە هەر کوێیە ئەبێ نەخشی خۆیان بنوێنن بەڵام ئەبێ تەشخیصی بدەن کە لە کام جبهەیە ئەبێستن بە نەفعیانە کە لە جبهەی چەپەکان ڕاوەستن بە نەفعیانە کە هەوڵ بن بە حکوومەتی شوورایی چونکە لەبێ دەنگیان هەیە بە نەفعیان هەیە کە هەوڵ بن بۆ ئایندەیە کە سوسیالیزمە هەرچەنەگە درەنگیش بگات بەڵام چونکە لە سوسیالیزمە تەجروبە هەیە تەجروبەی تاریخی هەیە کە حقوقی ژنان بە فراوان وجودی هەیە و بە نەفعیانە کە هۆشیار بن نەهێڵن کە جریاناتی ڕاست و ناسیۆنالیسم بە تایبەت لە موقعیەتی ئێرانە زۆر زۆر ئەبێ هۆشیار بن فعالینی ژن من لێرا قسەم لەگەڵ فعالینی ژنە فعالینی ژن ئەبێ هۆشیار بن بۆ وعدەهایەک کە پێیانەدەن لەسەری وعدە و معاملە لەگەڵ هیچ کەس نەکەن ڕێکخراوەکانی خۆیان پێک بێنن خواستەکانی خۆیان مشەخەسکەن بڕۆن متحد بن لەگەڵ جنبشی کاریگەری لەگەڵ بازنشستەکان لەگەڵ پەرستاران لە هەموو جێ حوزور پیاکەن شعارەکانی خۆیان بەرجەستەکەن لە ئەوانیش دفاع بکەن جبهەی قەوی دروستکەن متحد بن بەیەکەوە بە سەرنجامەکەن بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە هاوڕێ هەڵاڵە باسی خەباتی ژنان و ئەوەی کە چۆن خۆیان تەشەکیلکەن باقی بەشەکانی دیکە وەکو بەشی کرێکاری بەشی بانشەستەکان ئەگەری سەبینە سەر دۆخی ژنان لە 2 ساڵ و بڕێک لە شۆڕشی ژینا کە گوزەراوە ئێستاش بەردەوامە دۆخی ژنان ئێوە چۆن دەیبینن ئێستا لەم سەردەمەدا هەر وەک ئاماژەم پێکرد بەڕای من دۆخی ژنان لە ئێستادا زۆر خراپە سەرڕای ئەوەی کە شۆڕشی ژینا و بزوتنەوەی گۆرەی ژن ژیان ئازادی دەستی پێکرد و توانی گۆڕانکاری دروست بکات هاوتەریب لەگەڵ ئەوە کوشارەکانی ڕژێم و لایەنە ئیسلامی و تونڕەوەکان و هەروەها ئەو لایەنە لەناو کۆمەلگات دش بە بەرابەرین زیاتر و زیاتر بووە هەر وەک دەبینن لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕژێمی ئێران بە بودجەیەکی چەند میلیاردی کلینیکی تەرکی بێحجابی داناوە یعنی بیرکردنەوە لەوە شتێکی زۆر ترسناکە کە ژن ئەبەنە ئەوێت چی لێ ئەەکەن لە دوایەدا لایەنی پزیشکی ئێران بۆ تەسە بازوویەکی قرس و قایمی سەرکردنی ژنان هەر وەک ئاماژیان پێدا هاوڕێ هەڵاڵە کە کەسێکی وەک ئاهوو دەریایی براوەتە ئێنە بە تۆمەتی ئەوەی خراوەتە پاڵ کە بەڵێ شێتە کێشەی دەرونی هەیە کەس نازانێت لەوێت چی بەسەر ژناندا دێنن چه داروهایەکیان پێدەن چیان بەسەردادێ پێشتر لەوە لایەحەی حیجابیان ئەسەند کرد کە زیاتر و زیاتر دەسەڵاتی یاسایی ئەدات بە ڕژیم و بە پیاوان بۆ ئەوەی کە ژنان سەرکوت بکەن بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێران پیاوێک بە جلی فەرمی و جلی سەربازیەوە دەستێژی دەکاتە سەر ژنێک ژنەکە لە خۆی دیفاع دەکا بەرگری لە خۆی دەکا کابرایان ئازاد کردووە ژنەکە ئێستا لە دادگایە ژنەکە سزا ئەدرێت یعنی یاساکان لە ئێراندا و هەروەها لە دیکەی وڵاتە ئیسلامیەکاندا چونکە بە پێی ئیسلام داڕژاوە بە پێی دین داڕژاوە دین بە گشتی دژەژنە و ئیسلام زیاتر ئیسلام دژەژنە
هەموو یاساکان دژ بەژنە هیچ مافێک بەژن نادا هیچ شتێک لە یاساکاندا ژن لە هیچ مافێکی نییە و ئەو یاسایانەیە کە دەبێ لە پێشدا بگۆڕدرێ بۆ ئەوەی کە ژنان بتوانن بە مافێکی زیاتر بگەین و هەروەها کۆمەڵگایش مافی ژنان قبول بکە ئانێ ئەو یاسا بە ڕاحەتی زۆر بە ئاسانی ئیزن بە پیاو ئەدا کە لەسەر ئەوەی ژنەکە تووڕێی کردووە بیکوژێت بینیمان کە لە 1-2 هەفتەی ڕابردوودا پیاوێک ژنەکەی خۆی لە ناو ماڵەکە کوشت لەسەر ئەوەی کە 10 ڕۆژە تەمینی نەکردووە تەنیا لەسەر ئەوە پێشتر لە چەند مانگی ڕابردوودا دادگای ڕژیم زۆر ئاشکرا زۆر بێشەرمانە یاسای دانا کە دەبێ ژنێک تەمکین بە شوەکەی بکات و ڕژیم دەتوانێت دەوڵەت دەتوانێت بێت کۆنتترۆل کا کە ئایا ئەم ژنە تەمکین بە شوەکەی ئەدات یعنی لە کۆیلایەتیش ڕەت بووە کۆلایەتیش نییە دەتوانین بژن قۆناغی بانتر لەوەی شەسە لە ئەویش زیاترە یعنی هەموو مافێکی ژنان زۆت کراوە ژنان نەخاوەنی جەستەی خۆیانن نەخاوەنی ئیرادەی خۆیانن و یاسا بە تەواوەتی پشت بە پیاوانە یاسا بە تەواوەتی دژ بە ژنانە بەڕای من لە ئێستا لە کۆمەلگای ئێران و لە ڕۆژهەڵاتی ناویندا یەکەم شت کە دەبێ بگۆڕدرێ یاساکانە کاتێک یاسا پشت ژنان بگرێ یاسا ئەگەر کەسێک ژن بکوژێ بە شتێکی ئاسایی بۆی نەڕوانێ قەتڵی ناموسی قەتڵی ئەوەی کە لەسەر ئابڕوو ژن کوژراوە بە شتێکی زۆر تند سزا بدرێت پشتیوانی لێ نەکرێت یان ڕێگە لەوە بگرن کە ژن بە منداڵی بە هاوسەری نەدرێت وەکو بینیمان لە چەند ڕۆژێک ڕابردوودا کچێکی 14 ساڵ تەمەن بۆ ئەوەی نەیەن بە پیاوێکی 50 ساڵ بە ناچاری خۆی کوشت کەەوە قەتڵەوە خۆ کوشتن نییە ئەوە لە ڕاستیدا قەتڵ و یاسا ئەوە ئەکات ئەگەر یاسا بەربەوە بگرێ و سزای توندی بۆ دابنێت کەس ناتانێ ئەوە بکە هاوتەریب لەگەڵ هەموو ئەمانە هاوتەریب لەگەڵ یاسا و ئەوش لایەنە توندڕەوانەی کە لە کۆمەلگادا هەیە باری ئابووری ئێران کە زیاتر و زیاتر خراپ بووە دۆخی ژنانی خراپتر کردووە ژنان کە نەتوانن لە باری ئابووریەوە خۆیان بژینن دەسەڵاتیان هەبێ سربەخۆییکی ئابووریان هەبێ زیاتر و زیاتر ناچار ئەبن سەرکوت بکردن و سەرکوتەکە قبول بکەن ئەوەی کە دەتوانێت تۆز سەڵات بە ژن بدات سەربەخۆیی ئابووریە ژنێکە نەتوانێت پارە بۆ خۆی پەیدا بکات ژنێکە بژێوێکی نەبێ و پشتیوانێکی نەبێ خۆی نەتوانێت پشتیوانی بۆ خۆی بکە زیاتر سەرکوت ئەکرێت وەرە ئێستادا بێکاری لە ئێران زیاتر بووە بێکاری ژنان زیاترە دەرفەتی کارکردن بۆ ژنان زۆر کەمتر بووە تەنانەت لە زانکۆکاندا زۆربەی بەشەکانیان لە ژنان داخستووە ژنان بۆیان نییە بڕۆن ئەمەش خۆی بۆتە بە هاوکاری ئەوەی کە ژن دەسەڵاتی کەمتر بێت زیاتر مافەکانی پێشێل بکرێت ژنێکە ناتوانێت کار بۆ خۆی پەیدا بکە ژنێکە ناتوانێت خۆی بژینێت ئەوە زیاتر ناچار ئەبێ کە گوێڕایەڵی پیا و کۆمەلگا بێت بەڵێ سپاس هاوڕێشیوە بە بڕۆمە لای هاوڕێکەژان هاوڕێکەژان ئێوە وەکو هونەرمەندێک کە ئێستا لە دەرەوەی وڵات دەژین چەندە توانیتانە بە هونەرەکەتان تند و تیژی لەسەر ژنان کە لە کۆمەلگای ئێراندا بەڕێوە دەچێت بە جیهان نیشان بدەن ئایا هونەر دەتوانێت و تند و تیژیانە نیشان بدات وە کاریگەری هەیە؟ بێگومان جوابی ئەو پرسیارەتانە دەمەوە گوڵێک گیانجا ئیسا ئێمە لێرە کەکەوە بینۆ پێم خۆشە بەڕاستی یەکدانە مۆزوع بە تەواوی بگەیەنینە کۆمەلگای دەرەوە کە ئەمان بینێت من دوایی یەک دقیقە قساکەم دوای پرسیارەکەت دەدەمەوە لەسەرەوە کە هاوڵێ هەڵاڵە باسی کرد و شیوا بە جوانی تەوزیحیدا سێر کە ئێمە من شاید هاوڵێ هەڵاڵە مەسەن 40 ساڵ هاتووتە دەرەوە مەسەڵەن بڵێن من 3 ساڵ هاتوومەتە دەرەوە من یا ئەوەی کە ئەو شتێک کە بە چاوی خۆمانەی بینین لەگەڵ ئەوەی کە میدیا ئەیڵێتەوە زۆر جیاوازە ئێمە بە تەواوی وجود دەردەکەمان هەست پێ کردووە و ئەزانین لەکوێوە خەریکە کێشەکە سەر هەڵەدا بە شێوەیە کە منیش باسیەکە من ئەگە تەواوی قسەکانم لەناو ئەم تەلەڤیزیۆنە دوو کەلیمە بێ ڕازیم بەوەی کە فقط بڵێم ڕێگە چارەی ئەمڕۆ ئێمە یەک پەروەردەیە نەوەی نوێیە کە زۆر گرینگە ئێمە بەشێک لە ڕۆک و ڕەوانی ژنانمان سەرکوت کراوە کە ئەو جەسارەتە ناکەین هاوڕێ هەراڵ ئەوانەی کە دێنە دەرەوە لە دەرەوە گەر بچن لاکاردێک هەڵگرن جونبشێک ڕێخن لە ناو فەزایەکی ئازادا کە پێشتر پۆلیس وەختی بۆ گرتووەتەوە کە بە تەواوی پارێزراوە بەڵام لە خودی ئێرانە کە ئێستا کچێک دێتە دەرەوە بەڕاستی جەسارەتی ئەوێ و بەڕاستی ئەو پەڕی ئازایەتیە و مدڵنیام ئەو کچە یا لە ئازارێکی قوڵەوە گەیشتوەتە سەر شەقام یا لە پەروەردەیەکی دروستەوە بۆیە ئێمە هەمیشە ساڵەهای ساڵە ئێمە تووشی توندوتیژی ئەبین بە ژنان تەنیا ڕێگە حلمان بەڕای منیش یەک پەروەردەیە حدی ئەقل بۆ نەوەی نوێ دوو ئەو مەسەلە یاسایە ئێستا ئێمە ناتوانین بڵێن یاسا هیچ کاریگەریەکی نییە سیر کە ئێستا
ژنێک کچێک لە شەقامەکان ڕووسەریەکەی لابا خودی سیستمی حاکم ئەتوانێت بیگرێ بە تەواوی وڵاتەکانیشی نیشان بدا بڵێ کاکە ئەمە وڵاتی منەوە ئەمە قانونی منە ژن بۆی نییە سەر ڕووتکە لەوانەیە ئەوانش بە تەوجیهی بزانن بڵێن دەی ئۆکەی ئەوە هینی خۆیەتی وەکو چۆن ئێمە لە ئاڵمان ئێستا ئەبێ یاساکانی ئەو وڵاتە بپارێزین ئەگەر حتا زۆر جار بە دڵیشمان نەبێت مەسەلە لێرەدا بەڕاستی ئەوەیە وەختێکە دین لە قانونەکە لە دین وەرەگیرێت و قانونەکە و دینەکەی هەمووی دژ بە ژنن و بە مەڵکی ئەزانن ئەمە یەکەم شت کە ئەبێ ببێتە یاسایی بەڕای من ئەبێ یاسا بێت هەر لە درێژی قسەکانی ئەوە من پێتەڵێم ئێمە جسارەتی ئەومان کردووە کە سەرپۆشەکەمان لابین شەڕکەین بۆ زۆربەی مافەکانی ژنان قوربانیمان داوە کوژراوین تووشی مشکلی ڕەوانی بووین بەڵام نەمانتوانیوە دەست بینە ناو شتێکەوە کە لە ڕیشەوە دژ بە ژنانە ئەم ڕیشە زۆر زۆر گرینگە دەنا لە ڕواڵەتەوە کەسمان نەوەستاوی وە کارمان کردووە بۆیە لەسەر پرسیارەکەی تۆش بڵێ گیان ڕۆڵی هونەر هەر نە لە ئیمڕۆدا وەکو بڵێن من وەکو نوێترین شۆڕش وەکو شۆڕشی ژینا ناوی لێ بەم زۆر کاریگەری هەبووە و ئەیشی بێت جایسە پێتەڵێن بۆچی زۆر لە مێژیشەوە ئێمە هونەرمەند توانیوێتی ئەسەرێک دروست بکە شتێک بخولقێنێ کە ئەو شتە وەکو مێژووی ئەو وڵاتە وەکو ئەو شوێنە بۆ هەتایە بمێنێتەوە و ببێتە سەرچاوەیە کە تۆ لە هەر کوێ کابلو تابلۆیەکە بینی مەسەرەن وەکو تابلۆی گورینکای پیکاسۆ کە بۆ بارانەکە کردی تۆ ئێستا لە هەر سایتێکە لە هەر تابلۆیەکە لە هەر موزەیەکا بیبینی ڕێک ئەچیتەوە بۆ ئەو کاتێک کە چۆن ئیسپانیا و لە لای نازیەکانەوە بۆمباران کراوە ئەو تابلۆ بوو بە نماتێ بۆیە ئێمەش وەکو ژنانی هونەرمەند بە تایبەتی باسی لەسەرەکەم ژن لە جێ خۆیەوە ئەبێ هەر هەوڵ بدات هەر چیەک ئەتوانێ ئەدەبیاتە نووسینە ڕێپێوانە شانۆیە هەرچی بەڵام هونەری شانۆ یا هونەری سینەما کە من لەو دوو بەشا کارم کردووە لەم دوو ساڵەیە بەڕاستی زۆر کاریگەری هەبووە ئەمە وەکو نمایشێکە ئێمە مەسەلەن پێرفۆرمنسی مەسەلەن شۆڕشی جینا قژبڕینەکە گەیشتە تەواوی وڵاتەکانەوە بوو بە پێرفۆرمنس بوو بە شانۆ لە واقعیەتە بوو بە تەسویر کە بوو بە تەسویر یەکدان لە هەموو وڵاتەکان پشتگیری لێکرا من مەسەڵەن لە شەقامەکان ئاخرین کارم تقریبا 2-3 ڕۆژ لەمەوە لە فستیواڵی کۆڵنا بوو لە 8 دقەکارە شارداری کۆڵی لێبوو و تەواوی ئەڵمانیەکان و ئەو خەڵکە لە 8 دقەکارە هاتن بە منیان وت کە ئەم بیرۆکە لەکوێ هاتووە لەکوێوە دێ لەوە کە من ناوم ناوە دەنگی بێدەنگی ژنێک کە پیاوێک لە پەنای من ئاخەریکە ئەخوێنێ گۆرانی ئەخوێنێ بەڵام من مایکەکەم بەسیاوە هەرچەند لەسەر سەحنێشم ئێمە زۆر جان بڕوامان بەوە هەیە کە ژنەکان لەوانەیە بە نمایشی جمهوری ئیسلامی پلۆپایەشیان پێدا بەڵام بۆ هەتایە دەنگیان هەیە و نە نەزەریان هەیە فقط فۆرمە فقط نمایشی جمهوری ئیسلامیە کە زۆر جار لە تەلەڤیزیۆنەکانیان ئایبینین ژنانە باتە سەر سەحنە و ئێستا لیباسەکانیان بڕێک باشتر بووە و نمایشەکانیان گۆڕیاوە بەڵام هیچ وەخت ناتوانن نەزەرێکی واقعیان بێ من توانیم بەڕاستی وەکو خۆم لەم 3 ساڵا بە دروستکردنی 7-8 دانە کار زۆر زۆر تەئسیر و کاریگەری دابنێم کاتێکە لەش هەست لە کاراکترەوە دێتە دەرەوە ڕاستەخۆ ئەگوازرێتەوە بۆ مخاتب تووشی ئەو ئەحساسە ئەبێ خۆی لەو شوێنە ئەبینێتەوە ئەتوانێت لە بواری احترازیەوە ئەو تەسویرە بخڵقێنێکە بۆ هەمیشە بمێنێتەوە لە مێشکی بەشەرا بۆچی ئێمە چونکە لەم سەردەمەیە مانوویەکی زۆر سیر لە ناو وجودی هەمومانە هەیە کە ئەچیتە شوێنێ مەقالەیەکی زۆر درێژ ئەخوێنەوە کە قسەیەکەن کەس حوسڵی نامینێ بەڵام تۆ کاتێک کە نمایشێک ئجراعەکەی یەکسەر هەموو سکوتەکەن هەموو تماشاتەکەن چونکە خەریکی تێکەڵ یەکەی بە ئەکتت بە واقعیەتێکە نیشانی ئەدەی ئەمە یەکێک لە ڕێگا نەجاتەکانی ئێمەیە ئیمڕۆ بۆ ئەوەی کە خەڵکمان ماندووە تااقەتی تریبوونە درێژدرادڕەکانیان نەماوە ئێمە بتوانین لە ڕێگای هونەرەوە واردی ئەم مەوزوعە ببین بەڕاستی کە بتوانین مخاتبمان ڕاگرین لە هەفتەی گوزەشتا من لە مەریوان ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوەی سەروێن کە پێشتر ڕێکخراوەی ژنانی هەورامان بوو بۆی کە هەموو ژنێ خۆی تیا بدۆزێتەوە ناوەکەمان کرد بە سەروێن من نمایشێکم بۆ ئەو ژنانە لە دوورەوە کۆنترۆل کرد کە خانمی عارفی بەهرە عارفی ئیجرای کرد زۆر پێم جالبە ینی ئەگە فیلمەکەی بوو حتمان بۆ تاکتانی ئەنێرم هەموو لە سنی دایکی منن لەوێ دانیشتون بەجلی کوردیەوە دقیقاً مەوزوعەکەش هەر ئەوە بوو کە شیوا باسی کرد
مەوزوعی بەکالاکردنی ژنانە. من ناو نمایشەکەم ناوی ژن بارکۆدی نییە، یعنی ژن قیمەتی لەسەر نییە. ئەو کچە کە ئەڕوات هەموو ئەو ژنانێکەوە پچ قساکەن کاتێک کە کچ ئەکتەر ئەچێتە سەر سەحنەکە کە هەمووشی ژنایەکی بەتەمەنن یەکسەر بێدەنگە بن. کاتێ دموچاوەکانم بۆ زوومەکە پێ خۆشحاڵم کە ئەو ژنانە خەریکن ئەو شتە بە تەواوی وجود هەست پێەکەن. تۆ ینی تۆ تەزریقی ئەکەی بە ڕۆحیان، چونکە ڕاستەخۆ لەگەڵ ڕۆحە لەگەڵ ئەکتا لەگەڵ جوورا تەئسیری هەیە. بۆیە لە کۆتاییە بە دڵنیاییەوە کاریگەریە بێ کە هیوادارم هەر کامان لەجێ خۆمانەوە بتوانین ئەو کارە ئیدامە بدەین. سپاس کەژانگەن. هاوڕێ هەڵاڵە هاوڕەشیوە باسی کلینیکی تەرکی بێحجابی کرد کە ماوەیەکە بۆسە تیتری هەواڵەکان لە هەموو میدیاکانە بە تایبەت میدیاکانی دەرەوەی جمهوری ئیسلامی. پێچەوانی ئەمە گوشارێکی ترە لەسەر ژنان یان توندەتیژیەکی ڕاستەوخۆیە لەسەر ژنان؟ معلومە کەەوە توندەتیژیە، وەلی ئەو جزئیە و نەقشە و بەرنامەیە کە جمهوری ئیسلامی دواوەی کە داری تەڕی لە جنبشی ژنان لە ژنان خوارد لە ئێران لەو دووە دەستی پێکردووە. تەرحی ئەفاف و حجابی هێنا، تەرحی نووری هێنا، حجاببانی لە بەردەمی هەموو ئیسکای قەتار و هەموو جەیەکدانا، مۆتۆر سەوارەکان دێن حەملەکەن بە کچان، ماشینهای واگۆن سفید دێن، ژنان ئەڕفێنن لێیانەدەن بە باتوم، لباسیان لە بەدەن ئەدرێنن و ئەمەش ئاخرین کاریانە کە ئەیان هەیە وەکو مەسەلەی ئەتیادوانە چاو لە مەسەلەی بێحجابی بکەن و بە قەولی خوا تەرکی بەدحجابی یا بێحجابی بکەن. ئەوە یەکێک لە کارەکانی جمهوری ئیسلامی. بەڵام مەزانی چی؟ ئەوە زەبوونی جمهوری ئیسلامی نیشانەیە و ئەوە یەک شتی کەش نیشانەیە. تماشاکە لە جمهوری ئیسلامی یا دەوڵەتهای ئیسلامی یا کولەن دینەکان و دینی ئیسلام قەراری وا نەبوو کە لەگەڵ ژنان تەرەف حساب بێ. قەرار بوو ژنان بەردەبن، بێدەنگ بن، ئەگە قەرارە دەنگێکیان بێ لە نەزەر پیاوەکان نمایندەی ئەوان بن. تەماشا دنیا چەندە گۆڕاوە کە جمهوری ئیسلامی وەها کەوتۆتە ئەژنۆ لێدان کە ئەبێ تەرەف حساب بێ لەگەڵ جنبشی ژنان، کە بێ شەڕی لەگەڵ بکە. ئیتر ئیمڕۆ جبهەیە کرد ئەوان مەجبورە خۆی ئامادەکە لە مقابلی شەڕە. ئەوە گەورەترین زەربەیە بۆ جمهوری ئیسلامی کە ژنان لە ئێران دەستیان پێکردووە. بۆیە ئیتر بە هەموو جۆرێک خەریکە ئینتقامەگرێ، بە هەموو جۆرێ تەلاشەکە کە حەد چۆنێ بێ 1 میلیمتری بێ وەزیەتی ژنان بگەڕێنێتەوە بۆ 4 هەفتە پێش 1401 میلادی 1401 لە ئێران. بەڵام ژنان تەسمیم خۆیان گرتووە جبهەیەکی زۆر قەوی بوون و حازر نین ئیتر بگەڕێنەوە. بنابراین ئەوە دەستاوەردێکی گەورەیە. من خۆم شەخسەن هەفتەی ڕابردوو لە کۆنفرانسێکا بووم، ئەسقەزا دوودانە فێمینیستی زۆر گەورە باسی ئەم نکتەیانە کرد کە لەسەر ئەوەی کە چۆن جنبشی ژنان لە ئێران دەرەقەتی جۆرە دەوڵەتێکی ئاوا دێت. و هەموو قسەکەمان هەموو کە هاتین قسەمان کرد لەسەرەوەیە کە بلەخەرە یەکێک لە دەوڵەتهای ئیسلامی مەجبور بووە لە تەرەفی مقابلی خۆی تەرەفی تەرازوو هەیئەتێک ببینێ بە ناوی هەیئەتی ژنان، هەیئەتێک کە مەجبورە معاملەیان لەگەڵ بکە. معاملەکە ناکە، دەنەچە شەڕەکە و شەڕ کە ئەکا تەرحی ئەم کلینیکەش هەر یەکێک لەوانەیە. جمهوری ئیسلامی تەواوی تەلاشی خۆیەکە و ئینتقامی خۆی گرت. ماشە زندانیانی سیاسی بکە. لەکوێی دنیایە وجودی هەیە کە زندانیانی سیاسی لە پشتی ئەو دیوارە هەر لەحزە ئینتزاری ئەعدامن، بەڵام هەموو سێشەمەیە هاوارەکەن، ناتوانن بێدەنگیان بکەن، لە ناو زندانەوە ڕەهبەریەکەن. پەیامە نێرم بۆ دەرەوە، ناوی وڵاتێک بەرە پێم بڵێ بزانم لەکوێی دنیا ژنان ئەمە زۆر نقطە قووەتێکی گەورەیە لە جنبشی ژنان لە ئێرانە. زمانێکی 4 دەهۆنی لەوە پێش هەموو دنیا پۆلیتیکەکان، سیاسەتمەدارەکان، دەوڵەتەکان باسیوانەکەیان گوت ئەم ئیسلامی سیاسیە هیچ نەبوو. جمهوری ئیسلامی خومەینی هێنای، خومەینی ناوی گەورە بوو و ڕەهبەری جنبشی ئیسلامی. ئۆکەی بڵاو بۆ لە منتەقەیە چەندە فەلاکەت و بەدبەختی بە وجود هێناوە و ئەو وڵاتانی کە بەڵام لە بیریان چوو بیڵەن هەر لەو وەختەوە هەتاکو ئێستا
ئەو تازە 2 ساڵە بیریان کۆتۆتەوەی ئەوروپا و تەواوی دنیا کەس قەزا هەر لە ڕۆژی ئەوەڵەوە جنبشی ژنان پێ بەپێ ئیسلامی سیاسی شەڕی کردووە ئیمڕۆ بۆتە فولاد لە ئاسنی چۆتە دەرەوە فولادێکی ئابریدەی قەویە کە 45 ساڵە شەڕی کردووە لەگەڵ جمهوری ئیسلامی و بەچیشەوە دەستی پێکرد بە ڕۆژی 8 مارسەوە دەستی پێکرد کوتی من حجابم ناوێ ئەوەی تۆ دەستورم پێ ئەدەی و هەتاکو ئیمڕۆ هێناوێتی و ئیمڕۆ کە هێناوێتە ئێرە عزیزەکان هەمووتان متحدن لەگەڵ من ئەس قەزا شەڕی فەقەت لەگەڵ دەوڵەت نییە لەگەڵ فەقەت 3-4 قانون نییە شەڕی لەگەڵ دینە لە دین لەگەڵ هەموو شتێکی شەڕی لەگەڵ ئاین و مەسلک و مەسەب و هەموو شتێکیەتی شەڕی لەگەڵ پیا و سالاریە شەڕی لەگەڵ ئەو فەرهەنگە ڕاکەوتووەیە و شەڕی لەگەڵ هەموو ئەوانەیە و تەسی حسابەکە لەگەڵ هەموو ئەوانە چونکە ئەو شتێک کە تۆڵێ کەژان لە مۆردی یاسا و ئەوانەیە ئەو یاسایە هەزاران ساڵە هەیە بەڵام دەوڵەتی ئیسلامی دەوڵەتای ئیسلامی دەوڵەتهای سەرمایەداری خەشن ئەوانە دائم باستەولی دەکەن دائم تەقویەتیانەکەن چونکە بە نەفعیانە چونکە باعث دەبن کە ژن کۆیلە بێ بە خۆڕایی کار بکە چونکە سوودیان بۆ ئێنێتە ماڵەوە لە دینی ئیسلام و یەهودی و مەسیحیەتی دواکەوتووی لەو بازی لە وڵاتانە مەسیحیەتی زەعیف کراوە گینە مەسیحیەتە دواکەوتووە وەلی مەسیحیەتێکە زەعیف کراوە لە هەموویانە ئەڵەن ژن کاری لە خانەداریە بێ ئەگەی لە مناڵ بیگوێ لە پیاو بێ حفاظت لە پیاو بکە لە دینی ئیسلام بە بەترین شکلێتی بۆچی ئەم دەوڵەتای سەرمایەداری ڕایانەگرن ئەم دینانە کێ بەقەد ئەو مەسهەبە دواکەوتووە توانێت قەوی بێ بۆی کە ژن وادارکە بە خۆڕایی کار بکە وەختی بە خۆڕایی کارەکە هەموو ئەو سوودا چێتە گیرفانی سەرمایەداران کەوابوو ئەرێ شەڕ لەگەڵ یاسا لەگەڵتم ئەبێ هەر لە ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین لە برای خۆمان باوک من ئەو کەسانم نەماوە سنم لەوە گوزەراوە وەلی مەزورمەیەکە نەسلی جوان ئێستا فعالینی ژنە بێ ڕووبکە هەر لە ماڵەکەی خۆیانەوە فعالینی پیاوە ئەگە مدافعی حقوقی ژنە یعنی چی مدافعی حقوقی ژنە ئەبێ لە ماڵی خۆیەوە دەست پێ بکە بەرابەر چاو لە خوشکی خۆی بکە بەرابەر چاو لە دایک و هەموو ئەعزای خانەوادە بکە ئەبێ هەوڵ بە ئەگەرچی بۆ ئێعتراز و پێی وایە حەقی ئەوە کە بیکە ئەبێ دەستی خوشکەکەی بە لە هەموو شتێ بگرێ و لەگەڵ یەک بڕۆن یاسا ئەبێ لە ماڵەوە دەست پێ بکرێ دەستی جەمعی لە ئێترازاتی جەمعیەوە دەست پێ بکرێ بەڵام وەختێک ئەبێت بە قانون کە ئینقلاب بکرێ و ئەو ئینقلابەش کێیکە هەرو کەسانن کە مبارزاکەن لە عەلەیهی یاسا لە ئیمڕۆوە هەتاکو بە سەرنجام گەیاندنی ئینقلابەکە. سپاس هاوڕێ هەڵاڵە هاوڕێ شیوا پێتان وایە دەبێ چی بکرێ یام لە چه خاڵێکەوە دەست بکرێ پێ بۆەوەی کە بۆ بنبڕکردنی تونند و تیژی بەرامبەر ژنان ئایا خاڵێکی دیاریکراو هەیە کە دەستی پێ بکرێت بۆ کەمکردنەوە یان بنبڕکردنەوە؟ هاوڕێگیان بەڕای من ناتوانین دەست بینە سەر یەک خاڵ و بڵێن ئەم یەک خاڵەمان هەیە کە دەبێت لێرەوە دەست پێ بکەین. تونند و تیژی دژی ژنان شتێکە لایەنێکی زۆری هەیە چەند لایەنە باسی 1000 ساڵ و 2000 ساڵیش نییە دەتوانین زیاتر لە 5000 ساڵ مێژووی هەیە کە ژنان لەژێر تونند و تیژیدان ژنان لە مافی خۆیان بێ بەشکراون و لە ماوەی هەموو ئەم مێژویشتا ژن چالاک بووە ژن پێ کۆشاوە ژن خەباتی کردووە بۆ ئەوەی کە مافی خۆی بەدەست بێنێ. بەڕای من دەبێ لە ئانێکانێ ئەزانین ئێمە تونند و تیژی چەند لایەنی هەیە یەک لایەنە نییە دەبێت لە هەموو لایەنێکەوە لە هاوتەری تێبکۆشین شتەکان هاوتەری بڕێتە بەرەوە هەروەک وتمان هاوڕێیان باسییان کرد لە پەروەردەوە ئەوەی کە ژنان خۆیان پەروەردەیان بەدەستە لە پەروەردەی ناوماڵەوە دەست پێ بکەن هەروەها لەناو کۆمەلگاوە دەست پێ بکەن زیاتر لە کۆمەلگا بەشدار بن لە ڕاپەڕینەکان لە هەموو چالاکیەک بەشدار بن بە هیچ شتێک خۆیان سنووردار نەکەن دژ بە یاساکان بۆستنەوە بۆ ئەوەش پێویستیان بە ئاگاهێنانەوەی خۆیانە پێویستیان بە زانیاریە بە زانیاری بە خوێندنەوە بتوانن خۆیان تواناتر بکەن توانای خۆیان ببنە سەرەوە لەوەیشەوە دەتوانن بە چالاکی یاساکان بگۆڕن ژنانێک کە بیریان بێتەوە کە چین کە مافیان چییە بزانن ژن دەبێت بخوێنێ ژن دەبێت ئاگای لە خۆی بێ ژنێک کە بە ئاگا هات بێتەوە ژنێک کە مافی خۆی بناسێ ناتوانێت گوێڕایەڵی کەسێتر بێ ملکەج نابێ
بۆیە کە یەکێکی وەکو تاڵبان دەیەوێت هەموو ڕێگایەکی دەست پێ ڕاگەشتنی ژنان بە زانیاری نوێ ببەستێت یان بە کۆمەڵگای ئیسلامیەکانی تر یا ئێران یا هەر شوێنێکی تر ژنێکە مافی خۆی ناناسێ ژنێکە دنیا ناناسێ ژنێکی ملکەج و گوێڕایەڵە ئەوە مەبەستی سیستەمی سەرمایەداریە لە ڕاستیدا بۆەوە کە هێزێکی کاری بێبەرامبەر و خۆڕایی هەیە ژنان لە پێشدا خۆیان توانا بکەن چالاکیەکانی خۆیان زیاتر بکەن و هەروەها لە پەروەردەوە دەست پێ بکەن و بەڵام گرنگترین شت بەڕای من هەر یاساکانە کە یاسای شەر وەک باسییان کرد یاسا بە شۆڕش ئەکرێت هەرچەند دەتوانین لە ماوەی ساڵانی ڕابردوویشتا بێژگە شۆڕش پێداگری ژنان لەسەر مافەکانی خۆیان پێداگری ژنان لەسەر خواستەکانی خۆیان توانیویەتی هەندێک گۆڕانکاری لە یاساکاندا دروست بکات بۆ نمونە لە فەڕەنسا ماوەکانی ڕابردوو ژنێکە بوو بە قوربانی توندوتیژی مێردەکەی و دەیان پیاوی تر ڕاستەخۆ لە بەردەم دادگا وەستاوە مەبەستیشی ئەوەیە کە یاساکان بگۆڕدرێت یاسا دەتوانێت ئەو پشتیوانیە بۆ ژن دروست بکات بەڕای من ئەمە خەباتی ژنان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی مێژوویەکی 5,000 ساڵەی هەیە و بەم زوانەش بنەبڕ ناوێت چونکە دەوڵەتەکان لایەنە ڕاستەکان سەرمایەداری و لایەنە ئاینیەکان پارە و دەسەڵات و هێزی سەربازی و میدیایان بەدەستەوە بۆیە خەباتی ژنانیش لەم لایەنەنانە دەبێت بچێتە پێشەوە ئەوان دەسەڵاتی زیاتریان هەیە ئامرازی زیاتریان کۆتۆتە دەست و هەروەها ژنانیش ئەو ئامرازیان هەیە دەبێت چالاکیەکان و خەباتەکانیان زیاتر بکەن بەڕای من بەڕای شخصی خۆم بۆ 100 ساڵی ڕابردووش ناتوانین بڵێن کە توندوتیژی دژی ژنان بنەبڕ ئەکرێت چونکە بینین کە دەموچاوی تازە ئەگرێتە خۆی هەروەکەوەی کە لە توندوتیژی نوێ ناو سوسیال میدیا و نازانم جوانکاری و ئەوانە ژنان ئەبنە قوربانی ئەوانە بەڕای من بەم زوانە بنەبڕ ناکرێت شاید بەڵام مەبەستانەوەیە بە خەباتی ژنان توانیاوە پاشەکشێ بە یاساکان بکرێت بۆ نمونە لە ئێران بۆ نمونە لە ئێران پێشتر بۆ نمونە یەک خاڵی باس دەکەم لە کاتی جیابوونەوە منداڵی کوڕ لە تەمەنی 2 ساڵە ئەدرا بە باوک دایک هیچ دەسەڵاتێکی لەسەرنەوە بەڵام ئێستا بە پێداگری ژنان بە خەباتێکە ژنان کردیان بەو پێداگریەکە لەسەری دایانیان منداڵی کوڕ تا 7 ساڵی دەتوانێت لای باوک بمێنێ لای دایک بمێنێ ئەوە نمونەیەکی بچیکە یان ئەوەی کە ژنان لە زۆر بواردانیان دەتوانی ئیش و کار بکەن بە یاسا بۆیان ناکرا وەکو شۆفێری تاکسی وەکو شتی تر بە پێداگری ژنان توانیویانە ئەوانە بە یاسایی دەست بکەن ژن بە یاسایی ئەتوانێت شۆفێر بێت توانێت بڕێ زۆربەی کارەکان تر بکات هەر بەرەبەرە وەکو شتێکە شتایەکی وەکو ئرس دەتوانن بگۆڕن وەکو نازانم مافی کارکردن پێشتر مافی کارکردن بۆ ژن لەناو خێزاندا بە تایبەتی زۆر سنووردار بوو ئێستا دوای ئەوەی کە ژنانی زیاتر هاتوونەتە دەرەوە دەسەڵاتی زیاتر بە ژندراوە کە بۆ کارکردن لە دەرەوەی ماڵ دەتوانێت ئەگەر چەنانە پیاویش ڕازی نەبێت لە هەندێک حاڵەتە دەتوانێت بێتە دەرەوە نمونونەکان زۆر نین بەڵام دەکرێت ئێمە ناتوانین چاوەڕوانی ئەوە بین کە شۆڕشێک گەورە سەر بگرێت تا بتوانن ژنان توندوتیژیەکان بنەبڕکەن ڕاستە ئەم سیستەمە سەرمایەداریە ئاینیە دەبێت لە بێخ و بنەوە لە بنەڕەتەوە هەڵتەکێنرێت بۆ ئەوەی کە ژنان و دیکەی چینەکانی کۆمەڵگاش بە مافەکانی خۆیان بگەن بۆ ئەوە کە بەرابەری لەگەڵ ئەوەش لەگەڵ کارکردن و خەبات بۆ ئەو شۆڕشە مەزنا کە بەرامبەری دروستەکە دەبێت لەسەر گۆڕینی یاساکانیش کار بکرێت بۆ نمونە دەکرێت هەر ئەم یاساکان کە لە ئێستا هەیە بۆ لایەحی حیجاب ئەگەر ژنان لە ڕێگەی یاساییەوە بۆی تێبکۆشن بەرامبەری بۆستن کاریگەریەکەی لا ببن سەختە زۆر دژوارە بەڵام دەکرێت بەڕای من ژنانیش لە ئێران لە هیچ شتێک کەمیان نەناوە بە تایبەتی لە کوردستان ژنانی کورد کە دەیان ساڵە پیشینیان هەیە کە خەباتیان کردووە کاری ڕێکخراوەییان کردووە هەروەک هاوڕێکەژان باسی کرد لە مەریوان لە شارەکانی تر ڕێکخراوەکانی ژنان چالاکن و بەڕاستیش کاریگەرن لە هەموو بارێکدا خەریکن کارەکەن بۆ بە تواناکردنی ژنان یارمەتیدانی ژنان هەموو کارێک ئەکرێت تەنانەت دەچنە ئەوەی کە من بزانم خۆم بەشدار بووم دەچنە گوندەکان بۆ ئەوەی کە هاوکاری ژنان کەن بۆ ئەوەی کە فێرکاریان کەن ژنان ئاگا بن بە مافەکانی خۆیان ژنان بەڕاستی بەڕای من لە ئێران و بە تایبەتی لە کوردستان چالاکی باش دەکەن کارەکان زۆر بەباشی ئەچێتە بەرەوە دەستکەوتیشیان ئەبێ بەڵام ئەوەی کە بڵێن بەرابەری ڕاستەقینەکە دروست بکرێت توندوتیژی دژی ژنان بنەبڕ بکرێت بەڕای من لە کۆمەڵگایەکی وەکو ڕۆژهەڵاتی نابین و ئێراندا کاری 100 ساڵی ترە
بەڵێ سپاس هاوڕێشیوە هاوڕێکەژان ڕای ئێوە چییە؟ جا هەموو قسەکانیان کرد هاوڕێیان بەڕای منیش من کەمێک تقریبا وەکو هیوایەک دڵخۆشکەرانە بۆی ئەڕوانم ئەزانم کە وەکو شیواوتی بەڕاستی زۆر سەختە تاوانی ئەوێت کوشتنی ئەوێت زۆر شتی ئەوێت بەڵام ئێمە من وازان بە شۆڕشی ژنان هەر لە مێژ ساڵە دارەدارەکە هێشتا پێی نەگرتووە بەڵام دارەدارەکە هەر ئەکات وەکو مناڵێک کە ئەوێ فێر بێ بڕوا بەڕێگا بەڵام من وەکو خۆم تماشایەکەم وەکو ئەوەی کە خاوەنی ڕێکخراوەم لە مەریوان 4 ساڵە تەغییراتێک کە ئەیبینم جێ خۆشحاڵیە ئێمە مەسەلەن بە نمونە ئەو هەورامان بەگشتی دەنگی زۆر ژنەکانیەوە قەی ناخۆشم هەورامیم دەنگم زۆر ناخۆشە بەڵام بەپێ ئەو وڵاتە کە وڵاتێکی ئازادە جۆغرافیایەکی ئازادە هەموو کەژووکێ و ئەمانەیە تا ئێستا ئێمە نەمان بوو کە مەسەڵەن گۆرانی وێژی ناوخۆ ژنان حەزکەن دەنگیان دەرببڕن عالەم شتانە ئیسا من سیرەکەم کە دوجار حتمما فیلمەکەی بڵاو دەبێتەوە بەم زوان ئامادە ئەبێ سیرەکەم من لە ناو بەرنامەکە 4 دانە ژنی دەنگ خۆشمان هەیە کە خەریکن گۆرانی ئەڵێن جانان هەر ئەسەن بڤە بوو نە هەر لەلایەن سیستمەوە لەلایەن پەروەردەی غەڵەتی بنەماڵەکانیشەوە ئەو شتە نابوو مە بەشێک لەو شتانەی کە من داکۆکی لەسەر ئەەکەم مەسەلەی دروستکردنی تربیەت و پەروەردەیەکی دروستە بۆیە خۆش یەکە لە خۆشحاڵەکانمەوەیە کە ئەڵێم ژنانی ئیمڕۆ دایکانی ئەمڕۆ زۆر بە ئاگاترن لە دایکانی دوێنێ و پێرێ لەبەرەوە ڕووناک بیرانەتر خەریکن تماشای شتەکەکەن میدیایان لەبەردەستە وە زۆر شتی تر خەریکن ئەبینن من حتا خۆم ئەدەبیاتم لەگەڵ دایکی خۆم فەرقی هەیە لەگەڵ پار و پێرارە زۆر نەزەری جالبی هەیە بۆم یعنی قەت دایکی خۆم وانە دیوە مەسەلەن ئەڵێم ئێستا من ئەمە بۆ خۆی جێ دڵخۆشیە سەختە دیارە ئێمە و هەموو شەهیدەمانەدا هەزاران کچ و کوڕی گەنج و لاو گیانیان لە دەستدا بەڵام دەستکەوتەکەشی هەر ئەمانە ئەبێت وەکو هاوڕێ هەلاڵە وتی ئەسەر کە ئێمە باسی ئەوەکەین ئەمڕۆ ئەم هەفتەیەکە کە دژایەتی لەگەڵ توندوتیژی دەست بە ژنانە من هەمیشە لەم توندوتیژی ئەوە نییە کە ژنێک لای چاویکەوە بوو بێتەوە و دەستێک و لاقێکی لە دەستا بێت یا کوشت بێتیان بەڵام زۆر ژمان هەیە لە پشتی دیوارەکانی ماڵەوەی خۆیە توندوتیژی پێ ئەکرێ لە ڕێزەی ڕۆحیەوە تێشکاوە تووشی نەخۆشی نەفسی دەرونی بووە بەڵام ناتوانێت ئەو شتە باس بکات ئازادی بۆ ژنان وەکو پەیامێک کە باسیکەین ئەبێ لە چوارچەوەی ماڵەکانی خۆیانەوە دەست بێت لە ژێر سەقفی دیوارەکانی خۆیانەوە دەست بێت هەتا لەو ماڵە دەست پێ نەکات تەنانەت بۆ مناڵەکانیشمانە بێتە پارادۆکس چۆنە بێتە پارادۆکس من بە مناڵەکەم لە ماڵەوە شتێک فێرەکەم ئەچێتە دەرەوە کۆمەڵگا ئەبینێ دێتەوە پرسیار دروستەکە بۆیە ئەگەر دایکێکی ئاگا ئەمە وەکو بەڕاستی وەکو بەرنامەی داهاتووی ئێمە بێت دایکانی ئاگا پەروەردە و مناڵی ئاگاه دروستکەن بینێرە ناو کۆمەڵگاوە من ئەڵێم ئەگەر تا ئێستاش فەوتاوی با لەمە و بە دووانە فەوتەی با لەمە و بە دووە دایکەکانمان بتوانن حدی ئەقل ئەو ئەرکەی کە لەسەر شانیانە بەباشی بەڕێوەی ببن ڕاستە مەسەلەی ژنان لە ئێران ترسێکی زۆر سەیری خستووەتە ناو دڵی حکوومەتەوە من زۆر خۆشحاڵم حکوومەت وەکو هاوڵتی زۆر ئەترسێت جاران تەنها پلانێکە نەیبوو ژنان بوو یەکسەر ئەی کوشتن ئەی بڕینن قەتڵی ناموسیە کردن بە زۆر بە شوویەدان 4 دانە ژنی ئەخواست بۆ پیاوێ ئێستا ناتوانێت کارانە بکە یعنی بەڕاستی خۆ ناتوانێت بیکە زۆر بە کەمی ماوەشتانە خۆ ئەمە جێ دڵخۆشیە وتر هەرواش بۆ خۆ ناکە خۆتون دوتیژی فقط ئێستا بڵێن لە وڵاتە ئیسا ئێران و وڵاتە ئیسلامیەکانە کە بەڕاستی دژی ژنن وەکو ئیسلام خۆیڵێ لە سوورە نساوە ژنی ئێوە مەڵکی ئێوە و هەرچی تیاکیەوەن بیکەون ئەمە ئیسلامێکی پیسە بەڕاستی کە تا ئەم ڕۆژ ئاوایە لە کردووە کە ژنانێکیشمان هەن ئێمە لە وڵاتەکەی خۆیانە وەکو گەنە ئوروپاش هێشتا ئەو تەفەکورە لە مێشکیان نایەتە دەرەوە کە حەگاڵەکەشیان لا نابن زۆر جار لە ژنانێک پرسیارەکەم ئەڵێم دادەگەن تۆ لە ئەفغانستان زوڵمت لێکراوە لێرە ئاوا دێ ئەم حەگاڵە بۆ لا نابی هێشتا نمادی نەکراوەتەوە لە مێشکیە مەسەلە
پەروەردە بۆیە ئەڵێم تەسیریەیە کاتێک کە سیستمی حاکم کاتێک کە ئیسلامێکی بەڕاستی وحشی دێت ئەو شتە بەسەر ژنێکە داسەپێنێ مێشکی ئاوە ئامادەکە بۆ ئەوەی کە گوناحە و ئەی بە و نازانم بەهەشت هەیە و جەهەنەم هەیە و لە وڵاتێکی ئازادیش حازر نییە ڕووسەریەکەی لا ببات بۆیە ئێمە بەڕاستی ئێشە لە مەسایلی NGOیەوە فەرهەنگیەوە ڕێکخراوە مەدەنیەکانەوە ژنانەوە پێکەوە کۆبینەوە ئاگاهی بدەین زۆر بێ NGOکان ئەمڕۆ لە گوندەکان ئەگەڕێن لە نەزەر یاساییەوە لە نەزەری حتا ژینگەوە لە زۆر نەزەرەوە خەریکن پەروەردەکردنی کۆمەڵێک ژنن جێ دڵخۆشیە ناترسین بەردەوام ئەبین سەخت بۆ تا ئێستاش هەموو وڵاتەکانی دەرەوەش ئوروپا ئەمریکا ئەملاولا هێشتا ئەو توندوتیژی هەر هاتیە بەڵام کەم ڕەنگتر بۆتەوە ئەوانیش بە ساڵەکان و بە قەڕنەکان خەباتیان کردووە تا بگەنە ئەمڕۆ کە ئێمە ئەوانان پێ باشتر بێت لە خۆمان ئێمەش بە دڵنیانی وەگەین بەو نەتیجەیە و ئەگەر بەردەوام بین. سپاس هاوڕێکەژان هاوڕێ هەڵاڵە کاتی بەنامەکەشمان زۆر نەماوە بەڵام با پرسیارێ لایەوە بکەم هاوڕە شیوا باسی خەباتی ژنانی کرد لە کوردستانەوە هاوڕێکەژانیش هەر تا ڕادێ ئاماژەی پێکرد باسی وایان کرد کە لە کوردستانە ژنان زۆرتر خەباتەکەیان دیارەوە نیمچە ئازادیەکیان هەیە چۆن دەکرێ ئەم خەباتە کە ژنان لە کوردستان دەیکەنەوە ئەو ئازادبوونەی ژنان بە سەراسەری ئێران بگات بۆ نمونەیە سێمە لە کوردستانە ئەحزابی سیاسی وجودیان هەیە ئەو فەزا سیاسیە کە لەسەر کوردستان حاکمە بۆ لە تەواوی ئێرانە نەتوانراوە ئەو ژنانە وەکو ژنان لە کوردستان کە من پێم وایە خەباتی ژنان لە ئێرانیش هەر لە ساڵی 1357ەوە تا ئێستا هەر بەردەوام بووە بەڵام کوردستان جیاوازەکەیەوەیە کە ئەحزابی سیاسی بووە بۆ چوونی جیاواز بووە ئەوەمە تا ڕادێک توانیوێ کاریگەری بێ لەسەر ژنان. من بەر لەوەی کە جوابی و پرسیارم فقط زۆر بە کورتی بڵم کە لە سازمانی بەهداشتی جیهانی وەختێ گزارشەکانی خوێنیتەوە ئەمساڵ بەڕاستی فاجعەیە وەزیەتی خشونەت یعنی لەبیرم دێ من کە زۆرتر لە ئوروپا بوومەوانە 10 ساڵەوە پێش لەبیرم دێ هەموو ساڵێک کە گزارشەکەمەدی سازمانی بەهداشتی جیهانی قەولێدا کە ئیگوت تا 2030 ئێمە مەسەرەن ئەم بەشە بە 1/4 کەم یەکەینەوە 1/5 کەم ئەبێتەوە خەتەنەی ژنان بۆ نمونە 40% ئێنی نەخوارەوە ئیزدواجی مناڵان کودەکەم سەری ئەکەین بەنیوە ئەم ساڵ کە گزارشم خوێندەوە بەڕاستی دڵتەزێر بوو حتا ئیتر لە ڕوویان ناهات ناوی 2030 بێنن لەبەرەوەی کە قەرار نییە لە 2030 هیچ ئیتفاقێکی عجیب کەوتە بێ ئەوەندە فاجعەیە تەواوی گزارشەکان لە هەموو ئەرسەکانە ڕۆشتی کردووە کودەکەم سەری ژنکوژی خەتەنەی منداڵان مەرگومیری منداڵانی کە مناڵیانە بێ بینی 10 تا 15 ساڵ نیتەوە فاجعەیە زیاتر لە 9 ملیۆن 10 تا 15 ساڵە لە وەختی زایمانە مردوون هەر لەوە بگرە حتاکەوەی کە بە تەکنیکی جزافە بووە 65% ژنان لە ئوروپا کە دەسترسیان بە تەکنیکەیە موردی ئەسیستی و ئازاری جنسی و خشونەت قەرارەگرن ئەمە فاجعەیە تەکنیکێک کە قەرارە کۆمەکمان پێ بکە بە ئاگاهگەری خەریکە لە دژی ژنان ئیسفادەی لێیەکرێت بۆیە بەداخەوە وەزیەتی خشونەت و توندوتیژی بۆ ژنان ڕۆژ بە ڕۆژ ئەچێت سەرەوە دلیلەکەشی ئەوەیە کە ئێمە شاهدین ڕاست فارایت چی پێڵن ڕاستی ئێفراتی فاشیزم خەریکە ڕۆژ دەکات لە تەواوی دنیا جەریاناتی ئیسلامی و جەریاناتی مەسەبی گروههای مەسەبی مسەلح دائم خەریکن کێشە دروست دەکەن لە مەنتەقەکان حتا بەنوع خەریکن کێشەهای بینی مەساهب دروست دەبێت ئەمانە هەمووی کێشەی سیستمی سەرمایەداریە کە گەیشتوتە مەرحەلەیەکی فەوق العادە خراپ و بێنەهایەت بەربەریەتی خۆی و خەریکە کوڕەی زەمین ئەتەقێتەوە بە لەحاظی ئینسانیەکەی بە لەحاظی تەبیعیەکەیەوە و لە ناو ئەوانەیە کێ زۆر سەدەما بینێ ژنە کێ زۆر سەدەما بینن مناڵان پەناهەندەگان مەهاجر کە لە دەستی شەر هەڵبێ لە پشتی سیم خاردەرەکان یونان ڕوتیانەکەنەوە بە سەرما ئەمرن هیچ کەسە لێیان ناپرسێ ئەمە ئەو فاجعەیە کە ئێمە ڕووبەڕووین لەگەڵی لە دنیای ئیمڕۆیە بۆ
بۆیە هیچ وەخت قەت ئەم زەمانە احتیاجمان بەوە نییە کە خەڵک ڕاپەڕێ و ئەوە قبول نەکە و ئەم سیستمی سەرمایەداری تر بە نەهایەتی جەنایەتی خۆی گەیشتووە و ئەبێ دنیا بگۆڕدرێ و کێژەی گۆڕێ فقط ئینسانەکانەی گۆڕن کەسی کە قەرار نییە بۆ ئەم کوڕەی زەمینە هیچ کارێک بکە دروست وەکو کوتمان بۆ ژنان کەس قەرار نییە دەوڵەتێکی مرەفەهی کامڵیان بۆ بێنە بە غێر از تەلاشی خۆیان ئەمە ئەو وەزیەتەیە کە ئێمە شاهدین سەبارەت بە مەسەلەی کوردستان ئەوەی کە تۆ باست کرد ئەحزاب نیشانەی فقط ئەحزاب نییە نا من 48 ساڵ من حدیقل نزیک بە 50 ساڵ تەجروبەکاری سیاسیم هەیە تینەیجر بووم نەوجەوان بووم کەم بارزەی سیاسیم لە ئێرانەوە دەست پێ کردووە لە زەمانی شاوە ئەحزابی چەپ فعال بوون لە کوردستان و کۆمەکیان کرد بەوەی کە جنبشی ژنانیش ئاوا پەرەبسێنێ ئەگینا ئەحزابی ناسیۆنالیست هیچ وەخت بۆ مبارزاتی ژنان هیچ هەوڵێکیان نەداوە ئەوەمان یەک لە بەرچاوێ بەنابەرین چەپبوونی ئەحزابی سیاسی لە کوردستانە تەئسیری لەسەر جنبشهای ئیجتیماعی ئەجملە جنبشی ژنان داراوە بۆ جەسووری بۆ جەسارەت ساڵی 2008 من فعال بووم لێرەوە تەماسم لەگەڵ فعالینی سەرنجش بوو دەزانی چیان کرد ئێوە احتمالا سنی ئێوە نەبوو بێ بۆ ئاگاداریتان نازانم یا زۆر مناڵ بوو بن هەم کەژان هەم شیوا جوانن هەم تۆ گوڵ نازگات ئەزانی گزارشمان پێگەیشت لەگە فعالینی ئەو دەمچی بوو چادریان ڕاکێشا بوو لەسەر سمنتی خیابان لە ڕۆژی 8 مارسا داوایان لە خەڵگەکە لە ژن و پیا و بەسەریدا ڕەت بن حیجابیان سووتاند یعنی ئەوە ئیتفاق کەوتووە لە کوردستان و ئیچی بووی تەسیری جنبشی چەپەکان بوو بەڵێ هاوڕێ هەڵاڵە دیارە منیش مەبەستم بەرەی چەپ بوو من مەبەستم بەرەی ڕاست نەبوو دیارەکە بەرەی ڕاست خۆی یەکێک لەو کەسانە بووە یان یەکێک لەو بەرانە بووە کە هەوڵی داوە ژنان هەمیشە لە کونجی ماڵەوە بن و خۆیان عامڵێک بوون بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان هەر بەردەوام بێ ئێستا بینین بەرەی ڕاست وەکو ڕەزا پەهلەویشتە ئێستا دەنگی ئەوەیان هەیە کە ئێمە ئەو کەسانەین کە ئەبین بە داهاتوو من مەبەستم بەرەی چەپ بوو مەبەستم بەرەی ڕاست نەبوو دقیقاً لەگەڵتمەوە بۆ بینەرانی عەزیز هەرفەق وەکو تاریخێک کە بزانن لە کوردستان چی ئیتفاق کەوتووە باسەکەم لە شاکار لە فعالیەتهای ژنانی سۆشیالیست ژنانی بەری چەپ گرایشاتی ئەمجا جنبشی ژنانیش جنبشێکی سپەکترم زۆر بڵاوە لە ڕاستەوەتیەتی لە جنبشی ژنان هەتاکو چەپ فێمینیستی سۆسیالیستمان هەیە کەسمان هەیە سە خۆشی بە فێمینیست نازانێ وەلی سۆسیالیستە بەڵام لە جنبشی ژنانایە زۆر زۆر متەفاوتە ئەو جنبشی ژنانی کە باسیەکەین ئەوەی وا ئێمە لەم ئۆتاقیان ئێمە بەرەی چەپین ئەبێ ئەو بەشە تەقویەتکەین ئەبێ دەنگی ئەوان بین ئەگیناگە قەرارە دەنگی نێئۆلیبراڵەکان بین دەزانین چه سەرنوێشتێک ڕوبەڕوە بێ بۆ ژنان زانی دێم چیەکەن دوبارە داستانی خوددا شاه میهانی زمانی منە بێت مەلا ئیجازەی هەیە مزگەوت ئیجازەی هەیە ژنە موسڵمانەکانیش بابێن تەشەکولیان بۆ دروستکەین با ژنە موسڵمانەکانی جوابن بە ئەم شتانش لە دینی ئیسلام ڕعایەتکەن چونکە ئێمە کشوەرێکی ئیسلامین دەستمانە بەستنەوە نا هەگە بە قودرەت بگەنگە قودرەت لە دەستی ئێمەیا بێ ڕیان دەماڵین ئیجازەیان نییە چونکە خەریکە دووبارە مەحدودمانەکەنەوە قەرار نەبووە بێ ئێمە خوێنمان نەداوە ئەو هەموو جوانانی کە تۆ باسیەکەی کوژراون ئەو هەموو بەهایان داوە بۆ نەبووە کە قەرار بێ دووبارە مزگەوت و ئاین و هەموو شتێکمان بەسەردا سەپێننەوە ئەم هەموو تەلاشە ئەم هەموو ئاگاکاریە کراوە بۆی کە بە ماگزیمالی حەقەکەی خۆمان بکەین کەوا بۆ ئەگە کوردستان سەنگەرێکی باشە جنبشی ژنان لە ئێرانیش دەبێ دفاعی لێ بکات بەڵام جنبشی ژنان لە کوردستان و ئێران دەبێ متحد بن جیاوازیەک لە بینیان وجودی نییە ئێمە و ئێوە نییە ئێمە یەک جنبشین و ئەگە ئێمە قەرارە تەئسیرێکی باش و جەسووریەتێکی باشمان هەیە ئەبێ منتەقیلیکەین بەو بەشەیکە و ئەگەر ئەوانیش تەجروبەیەکی باشیان هەیە بە ئێمە لیان فێر ببین لەبیرتان نەچێ لە بیرمان نەچێ با بڵم لە بیرمان نەچێ وەختێ مەحسای عەزیز لە بیمارستان کوژرا زان کێ دەنگی ئەو مۆزوعی تەقاندەوە دوو کچی جەسوور و ژورنالیست بوون کە زیندانیان کێشا کە ئەزیەتیان کردن بە خاتریەوە ئەمەیە هەمبەستگی بینی جنبشی ژنانی کورد ژنانی بلۆر
ژنانی تورک ژنانی فارس هەموو ژنانن بە ناوی زبانەکان نەبین ئەگینا شەقەشەقەمانکەن کە ئارزووی هەموو ئەو دەسەڵاتدارانە دووبارە ئاپارتایدێکی کەمانتیا دروستەکەن ئەمجا ئاپارتایدی کورد و تورک و عەرەب بەڵێ هەڕێ هەڵاڵە دیارە لە شۆڕشیشینەدا بەرەی ڕاست زۆر هەوڵیدا و تەفرەقە بخاتە بین خەڵک لە شۆڕشیشینەدا ئەم نێوت با و تۆ کوردی تۆ فارسیەوە نەبوو لە بەلوچستان دەنگی کوردستان بوو دقیقاً وایە بەهەرحاڵ هیوادارم کە ئێمە ڕوبەڕوو بین لەگەڵ هێزێکی جەماوەری ژنان لە پەنا هێزە جەماوەرە ئیجتیماعیەکانە کە مبارزاکەن هەوڵ بن بۆ ڕێکخراوەکانی خۆیان هەوڵ بن لە ماڵەوە لە ناو کۆمەلگایە یاسا بگۆڕن هەوڵ بن بۆی کە لە هەموو مهمتر سەرنگونی جمهوری ئیسلامی لە نمرە ئەوڵی هەمومانە جا هەر لە ئیمرۆوە کە هەوڵە دەین بۆ مبارزەی ژنان هەروەکو شیوا و ڕفیقەکان باسییان کرد هەر لە ئیمرۆوە بێدەست پێ بکەین بۆ گۆڕینی هەموو شتێک هەتاکو ئەو ڕۆژەی کە تەسمیممان گرتووە ئەمان هەوێ جمهوری ئیسلامی ڕابەرین ئێمە ڕاناوەستین هەموو دقیقە و سانیەیەکی مبارزەکردن بۆمان ئەرزشی هەیە بۆ کە حتا یەک ژن نەجات بین حتا فکری یەک نەفەر بگۆڕین لە جامعە بەڵێ زۆر سپاس بۆ هەرسێ میوانی بەڕێزی بەرنمەکە هەڵاڵە تاهێری کەژان ئەسەدی شیوا فەکوریان سپاس کە ئامادە بوون لە بەرنامەیە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە هیوادارمان بەرنمەیە جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێت تا بەرنمێکی تر هەر شاد بشی